گوێتان لێمە هاوڕێیان؟ ستایمەوە. هاوڕێیان گوێتان لێمە؟ دەستخۆش. تۆزێ چاوەڕێیەکەین هەتا ئەوانەی تریشن ئەجا دەست پێکەین. سۆماخان ڕێگایەکی ئاسان زەمان بێت. وەڵا خۆزگە ڕێگایەکی ئاسان هەبووە، منیش حەزمە کرد ڕێگایەکی ئاسان بتۆزمەوە بۆتان. My life begin خوشکەکە دکتۆرەیە؟ بەڵێ. سۆماخان چۆن ڤیزەی کەنەدا وەربگرم لە ڕێگای ئیش؟ ئێستا باسی یەکەین. ئینگلیزی فێربین، هەموو شتەکان ئاسانە بێ. ڕاستە ئینگلیزی زۆر زەڕوورە بۆ کەنەدا، چکە زمانی یەکەم لە کەنەدا ئینگلیزیە. من قوتابی بەشی پزیشکیم لە ئوردون، چۆن دەتوانم خۆم نەقڵ کەنەدا بکەم. سیستەمی وەرگرتنی قوتابی بۆ بەشی پزیشکی لە کەنەدا زۆر جیاوازە. قوتابی بیانی وەرناگرن چکە کورسی خوێندنیان زۆر کەمە. تەنها قوتابی ئەوروپا و بەریتانیا، ئوسترالیا لەگەڵ ئەمریکا وەرەگرن، لەبەرەوەی کورسیان زۆر کەمە و ئەگەر بیتە ئێرە چەند ساڵێک ئەبێ بخوێنیتەوە بۆەوەی وەکو پزیشک کار بکە. یعنی ئەتوانم بڵێم شتێکی زۆر قورسە. سۆماخان باسی زەواجەکەت لەبیر نەچێت، زەڕوورم. ئەزانم زۆر کەس حەزەکا بزانێت لە ڕێگەی زەواج گەشتن بە کەنەدا ئاسانە یان نە. ئاوا ئاسان نییە ئەگەر زەواج بکەی لەگەڵ کەسێک، لەبەرەوەی تۆ بڕەپارەیەکی زۆر ئەیی بەو کەسە کە زەواجت لەگەڵ بکات و تۆ نازانی ئەو کەسە کە گەشتیتە ناو کەنەدا ئەو کەسە شکایەتت لە یەکایانەوە. ئەبێ بۆ ماوەی 3-4 ساڵ تۆ لەگەڵ ئەو کەسە بژی، ئەبێ ئەدرێستان هەمان شت بێت و ئەبێ بیسەلمێنن کە ئێوە پەیوەندیتانەیە، چکە حکوومەت بزانێ بۆ زەواج تەنها بۆ جنسیە و شتت کردووە و بە دڵنیاییەوە تووشی کێشە ئەبیت. بۆیە واز لە زەواجەکە بێنن ڕێگەیەکی ئاسانتر. من دیپلۆمم هەیە لە ئایتی. ئەو کەسانەی ئایتین، ئەو کەسانەی بەشی ئایتیان تەواو کردووە یاخود ئەزموونی کاریان هەیە لە ئایتی، ئەبێ
سەیری بریتیش کۆلۆمبیا بکەن. هەرێمی بریتیش کۆلۆمبیا پێویستی بە دەرچوانی بەشی ئایتی هەیە. ڤیدیۆم داناوە، دوای دیسان لەژێر ئەم ڤیدیۆیە لینکەکەی دائەنێمەوە. ئەو کەسەی ئایتیە با سەیری هەرێمی بریتیش کۆلۆمبیا بکات، چکە پرۆگرامێکیان هەیە تەنها بۆ ئایتیە، تەنها ئەوانەی دەرچووی بەشی ئایتی. دەرچووی ڕوانامەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە کەنەدا قبول کراون. خۆی هەموو زانکۆکانی کوردستان ئەگەر شەهادەکەت بنێریتە کەنەدا ئەنجا ئەزانن کە ئەنجا بۆ دەرەکەوێت. یعنی من ناتوانم بڵم کام زانکۆ قبول کراوە یان نا، بەڵام ئەزانم زانکۆی سەلاحەدین و کۆیە و سلێمانی و دهۆک ئەوانە باوەڕ پێکراون. بەس زانکۆ تازەکان زۆر دڵنیانیم، هەتا شەهادەکەت نەنێری نازانیم. هەر ئایتی یان کۆمپیوتەر ساینسیش هەر شتێک پەیوەندی بە کۆمپیوتەرەوە هەبێت، هەر شتێک پەیوەندی بە کۆمپیوتەرەوە هەبێت بڕۆنە پارێزگای هەرێمی بریتیش کۆلۆمبیا. سۆماخان زانکۆکانی کەنەدا مەرجی تەمەنی هەیە. زانکۆکانی کەنەدا مەرجی تەمەنی نییە. ئەگەر تەمەنت گەورەترە، بۆ نمونە لە کوردستان خوێندووتە، دوای کارت کردو، ئێستا تۆ بچیتەوە بخوێنی، زۆر ئاساییە، هیچ کێشە نییە. باشترینی و ڕێگا و ئاسانترین ڕێگا بەڕێی بەڕێستان. ئێستا وەڵامی ئەوە ئێمەوە. سۆماخان ئەگەر لێرە دەرەجەت نەبوو لە زانکۆ تاوڵ کرد و دەرەجە نەبوو. ماستەر لێرە هاوڕێیان شتێکێ با باسی کەم لەسەر ماستەر. ماستەر لێرە پێویستی بە دەرەجەیە، بێ دەرەجەکەت بەرز بێت بەڕاستی. بەڵام ئەگەر نمرەکەت بەرز نەبێت، هەندێک زانکۆ هەیە پری ماستەر کۆرسیان هەیە، ینی ساڵێک ئەخوێنی، 6 مانگیان ساڵێک ئەخوێنی، دووسێ کۆرس زیا ئەەکەی بۆ خۆت بۆ ئەوەی نمرەی پۆلی هەر 4 ساڵی زانکۆکەت لە کوردستان بەرزیکەیتەوە. ئەوە دڵنیابم پارەیەکی باشی تێچێت. بەڵام ئەگەر هەر بتوێ ماستەر بخوێنی، ئەتوانی پری کۆرس وەربگری. ئەوە شتێکی باشە. کولیەی تەمریز، دەرچووی کولیەی تەمریزم. کولیەی تەمریز ینی ئەوانەی نەرسینگیان تاو کردووە، ئیشی زۆر باشە لە کەنەدا، بەڵام ئەبێت بچیتە سەندیکای تەمریزی کەنەدا، یعنی ئەوانەی لە بەشی نەرسینگیان تاو کردووە، ئەبێ بۆی مۆڵەتی کار بەدەستبێنی، بیکارتی سەندیکات هەبێ. هەندێک ئیش هەیە لێرە هەتا کارتی سەندیکات نەبێت ناتوانی کار بکەیت، لا بێ کارتی سەندیکا وەرگری. ئەوەش هی تەمریز دامناوە، دوای لینکەکەی دانێمەوە. زۆر جار ئەپرسن ماستەر لە ئیدارە پارەکەی چەنە یان ماستەر لەم بەشە پارەکەی چەنە. من ڕاستێکی نازانم پارەی هەر بەشێک چەنە، بەڵام ئەزانم ماستەر تا 3 دەفتەری تێچێ، 3 دەفتەری کەنەدی کە کەمترەکە بە پارەی ئەمریکی. ئێوەڵا ئایتیم تاو کردە 2 ساڵ خیبرەشمە ئینگلیزی و عەرەبی، مردم ئەوەنە تەقدیمی ئیشی بریتیش کۆلۆمبیا بکەم، هەموویان دەڵێن sorry we can't forward this question at this time. ئەبێ زیاتر هەوڵ بێ بەڕاستی. دیبلۆمایەک لە بزنس هەیە 1 ساڵ بێت؟ بەڵێ هەیە 1 ساڵ بێت. خوێندنی 1 ساڵی هەیە، ڤیدیۆکەم داناوە، بەڵام لە بەرەوەی خەڵک زۆر داوایەکە ئەو کاتە ڤیدیۆی زیاتر دانێم، ینی لەوانەیە لەم ماوەیە ڤیدیۆیەکی تر دانێم لەسەر خوێندنی 1 ساڵی، چکە زەم خەڵک زۆر پێویستی پێیەتی. ڕاستە ئەگەر یەک جار ڕەفز وەرگری، ئیتر وەرگرتنی ڤیزا زۆر قورسە، ناڕاست نییە. ئەتوانی خەڵک هەیە 3 جار ڕەفزی وەرگرتە و 4ەم جار بۆی هاتۆتەوە، هیچ کێشە نییە ئەگەر ڕەفزت وەرگرت بێ. بەڵام ئەگەر ئەتەوێت تەقدیم بکەی، ئەبێ تۆزێ کاتی بیتێ، تۆزێ چاوەڕێکەی ئەنجە تەقدیم بکەیتەوە. کەنەدا باشترە یان ئەمریکا؟ بەڕای من کەنەدا باشترە، لەبەرەوەی کەنەدا بیمەی تەندروستی هەیە، بە خۆڕاییە، هەندێک خزمەتگوزاری هەیە لە کەنەدا هەیە لە ئەمریکا نییە. و ئەمریکا تۆزێ بارودۆخەکەی زۆر باش نییە لە ئێستاە، بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی، بەڵام کەنەدا ئەمانترە.
من دیپلۆمم هەیە لە ئایتی چۆن بەکەلۆریۆس لە کەنەدا بخوێنم. هاوڕێن ئەگەر سێرتان کردبێ من ناتوانم بڵێم بەکەلۆریۆس چۆنە و بەچەنە لەبەرەوەی بەکەلۆریۆس زۆر گرانە. یعنی ئەو کەسانەی ئەگەر حەزەکەم بەکەلۆریۆس بخوێنن ئەبێ پارەی زۆر بیە، یعنی ساڵی 3 دەفتەرت ئەڕوا. تۆ ئەگەر 4 ساڵ بەکەلۆریۆس بخوێنی دوایی تەخەڕوجکەی ئەبێ چەندێک ئیش بکەیت تا پارەی خوێندنەکەت دەربێنیتەوە. بۆیە زۆر لەگەڵ خوێندنی بەکەلۆریۆس نیم بە تایبەتی بۆ خەڵکی خۆمان بۆ کوردەکان لەبەرەوەی پارەیەک زۆر دەڕوا و پارەی لەوانەیە تۆ ینی باری دارایی بۆ دەرەجەیە نەبێت یاخود لەوانەیە نەزانی کە ئەوەنە گرانە بەس خۆی زۆر گرانە. بۆیە ئەگەر حەزت لێیە بەشێکی تر بخوێنیان بۆ نمونە دیپلۆمی باڵا بخوێنی ئەوە زۆر باشترە هەرزانترە. خۆم ڤیزەی کەنەدام هەیە، دکتۆراشم هەیە لە بایۆلۆجی، ئێستا نازانم چۆن ڤیزە بۆ خێزان و مناڵەکەم وەرگرم. سەرەتا بێ خۆت بیتە ئێرە بخوێنی ئەگەر خوێندنەکە تاو نەکردووە یاخود ئەتەوێ بیت لێرە بمێنیتەوە ئەنجا خێزانەکەت ڕاکێشی. سۆشیال وەرکەر ئیشی زۆر باشە. سۆشیال وەرکەر ئیشی زۆر باشە لە کەنەدا، ئەویش پێویستی بە کارتی سەندیکایە، بەڵام تاقیکردنەوەکانی زۆر ئاسانە، شتێکی وان نییە. ئەوانەی ئەیانێ بنە مامۆستاش بۆ نمونە تۆ مامۆستای ئینگلیزیت، مامۆستای بیرکاریت لە کوردستان ئەتوانی بیتە ئێرە، چەند تاقیکردنەوەیەکی زۆر ئاسان هەیە بۆ ئێمە ئاسانە هەر لە بەشەکەی خۆتە، چەند تاقیکردنەوەیەک ئەکەی سەرەتا وەکو یاریدەدەری مامۆستا دەست بەکارەبی، دوای ئەوە کە خۆت لێرەی ئەتوانی وردە کارتی سەندیکای مامۆستانی کەنەدا بەدەست بێنی. سۆمان خان کچێکی ئەمریکی هاوڕێمە ئەڵێ پاسپۆرت و جنسیە بە هیچ جۆرێک ئەو ئیشەمەکە زۆر خەتەرە، لەبەرەوەی ئەو ناتوانێت هیچت بۆ بکە هاوڕێتە، تۆ پاسپۆرتەکە تەنێری نازانی چی لێ ئەکات و لەوانەیە داوای بڕەپارەیەکت لێ بکات و ئێستا شتی بە خۆڕایی کەی مۆدێلی ماوە هەر کەسێک وتی پارەم بۆ بنێرە یاخود ئیشێکت بۆکەم بێ ئەوەی زانیاری تەواوت باتێ بێ ئەوەی شتەکانت بۆ ڕوون کاتەوە تۆزێ مایە گومانە و تۆ کەسەکە ئەمریکیە نایناسی نەدیوە لە ڕاستی تۆزێ بەڕاستیەوە جێگەی گومانە. خاتو سۆمان دیپلۆم هەیە لە نەوت. ئەگەر ئەو کەسانی بواری نەوتیان تاو کردو هەرچیەک بێت لە بەشی نەوتیان تاو کردووە، ئەو کەسانە بێنە هەرێمی ئەلبەرتا. ئەلبەرتا سەنتەری نەوت و گازە لە کەنەدا، یعنی ١٨٠ نەوتی کەنەدا لە ئەلبەرتا، لە هەرێمی ئەلبەرتایە. دوای ئەوە چەندەها کۆلێژ و کۆرسی کورتخایەن هەیە، ئەتوانی وەریگریت و ئەنجا بە دوای ئیشی نەوتا بگەڕێ. ئەگەر ئەزمموی کارت هەیە لە بواری نەوت زۆر بە ئاسانی ئیشت دەسەکەوێت لە ئەلبەرتا. ئەگەر خۆم ڤیزەم هەبێت و بێم داوای ئیقامە بکەم دوای 2-3 ساڵ، یاخود ئەگەر داوای خوێندن بکەی بۆ خێزانەکە دەتوانێت خێزانەکەت و مناڵەکانت ڕاکێشی. ئێستا لە ئێستاە باشترین ڕێگا ئەوەیە کە تۆ بخوێنی، چونکە خوێندن کراوەیە ڤیزەکەی. من هەموو هەوڵێکم یا هیچ نەبوو، کاکسەرۆک ئەڵێ بەخوا قورسە، من هەموو هەوڵێکم یا هیچ نەبوو بە هیچ. بازانین کاکسەرۆک بۆمان باسکە چۆن هەوڵیە و چی کردووە. کاک نوشار ئەتوانی بێ بۆ کەنەدا مادەم خوێندنەکەت بەریتانیایە، ئەوە چانسێکی زۆر هەیە. بە دڵنیاییەوە دکتۆرا بخوێنە، مەڕۆرەوە دیپلۆم چکە تۆ ماستەرت هەیە. من دەرچووی کولیەی تەمریزم، خێزانم دەرچووی کولیەی زراعەیە، ئەکسپرێس ئەنتری بۆ ئێوە باشە چکە هەردووکتان شەهادەتان هەیە. کاک هێرش خەلیل ئەگەر تۆ تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی بکەی زۆر باشە، ئەتوانی PMP و هەم ئەکسپرێس ئەنتری تاقیکەیتەوە. بەدەستهێنانی ڕەزامەندی سەندیکای پەرستاران قورسە بۆ ئیشکردن وەکو پەرستار؟ قورس نییە کاک محەممەد، تەنها ئەوەیە چەند تاقیکردنەوەیەک ئەەکەیت، ئەو تاقیکردنەوەانە هەمان ئەو بەشەیە کە خوێندوتە کاتی خۆی کە قوتاوی بووی لە زانکۆی پەرستاری، یعنی تەنها ئەو شتانەیە کە خۆت ئەیزانی بەڵام ئەبێ بخوێنی.
سۆماخا من دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم لە بەشی میوزیک چۆن بتوانم بێم لەوێ ئیش بکەم. ڤیدیۆیەک هەیە بۆ ئەو کەسانەی کە بەهرەیان هەیە لە بەشی هونەر و میوزیک و فۆتۆگرافی. ئەوە هێشتا ڤیدیۆکەم دانەناوە، پێڵەن ستارتەپ بزنس. ئەوە ئینشەڵڵا باسی یەکەم. کۆنسوڵخانە ناتوانێت، چونکە کۆنسوڵخانەی کەنەدا لە هەولێر نییە، لە عێراق نییە، تەنها سەنتەری پڕکردنەوەی ڤیزە هەیە. ڤیزەی سیاحەت هەیە، بەڵام کاک موسڵح ڤیزەی سیاحی هەیە، بەڵام کاتەکەی گونجاو نییە. ئەگەری هەیە ڕەفس وەربگری، لەبەرەوەی ئێستا خەڵک ناچێت بۆ گەشتیاری، چونکە دنیاکە ساردە. باشترین کات بۆ تەقدیمکردنی ڤیزەی گەشتیاری، باشترین کات مانگی 5 تا مانگی 8. مەبزەم گڵۆپەکەم کژایەوە. چۆن هاوڕێیەک پەیدا بکەم لە مانیتۆبا؟ زۆر کەس ئەو پرسیارەم لێ یەکەن. هاوڕێیان، من پێشتر باسم کرد کە PNP مانیتۆبا چۆنە، بەڵام دیسان دووبارە یەکەمەوە. PNP مانیتۆبا هەرێمێکی چۆڵە، هەرێمێکی ساردە. حکوومەتی کەنەدا پرۆگرامی PNP داناوە بۆ خەڵک، بۆ ئەوەی بیت لە هەرێمی مانیتۆبا بژیت بۆ ماوەی 2 ساڵ، دوای ئەوە ئیقامەی هەمیشەیی تەقدیم بکەیت، کە ئیقامەی هەمیشەیی تۆرگرە توانی هەرێمەکە بەجێبێڵی. بەڵام هەنگاوەکانی چۆنە؟ هەنگاوی یەکەم، ڤیدیۆکەم داناوەتوانن سەیریکەن. هەنگاوی یەکەم تۆ تەنها چی یەکەیت؟ تەنها ئەکاونتێک ئەکەیتەوە و ئیمێل ئەنێری. ڕێگاکەم هەمووی باس کردووە چۆنە. ئیمێل ئەنێری کە تۆ حەزەکەی بچیت بۆ هەرێمی مانیتۆبا. ئەو ئیمێڵە ئەنێری. ئەو هەنگاوی یەکەمە. هەنگاوی دووەم کەی دەست پێ ئەکا؟ هەنگاوی دووەم کاتێک کە وەڵامت ئێنەوە، چونکە ئەگەری زۆرە وەڵامت نێنەوە. ئەگەر وەڵامت نێنەوە پێویستیت بە کەفیل نییە لە هەرێمی مانیتۆبا، چونکە وەرنەگیراوی. هەتا نەچیتە هەنگاوی دووەم پێویستیت بۆ کەسە نییە لە مانیتۆبا. ئەگەر تۆ بۆ نمونە هەنگاوی یەکەمت پڕ کردەوە، ئیمێڵێکت بۆ هات لە هەرێمی مانیتۆبا، بڵێن ئێمە پێت ئەڵێن کە بچی تەقدیمی PNP بکەیت، بەردەوام بە شتەکان حازر کە ئەو کاتە 2 مانگت هەیە، 2 مانگت هەیە هەموو معاملاتەکانت تەواوکەیت و بینێری. بۆیە تۆ چیەکەی؟ لەو 2 مانگە ئەو معاملاتانەی کە داوایەکە، یەکێکی ئەوەیە کە کەسێک بناسی لە مانیتۆبا. من پێشتریش وتومە، ئەگەر تۆ گەشتیتە هەنگاوی دووەم، هەموو معاملاتەکانت تاو کرد، پێویستیت بە کەفیل بوو ئیمێڵم بۆ بنێرە، چونکە من کەسێک ئەدۆزمەوە بۆتان لە مانیتۆبا بە هەر جۆرێک بێ، بەڵام بە پارە. خوشکم ئەم لایڤە خۆڕەش ناکەیتەوە؟ ناڕەشی ناکەمەوە، ئینشەڵڵا لێرە ئەمێنێتەوە. هەرزانترین کۆلێژ بۆ خوێندنی 2 ساڵی دیپلۆما. خوێندنی 2 ساڵی بۆ دیپلۆما هەرێمەکانی سەسکەچوان، هەرێمی نیوفنلاند و هەرێمی مانیتۆبا، هەرێمی ئەلبەرتا. ئەم هەرێمانە هەرزانن لە بەرەوەی ساردن، بەڵام دوورکەوەرەوە ئەگەر ئەتەوێ بخوێنی دوورکەوەرەوە لە ئۆنتاریۆ و لەگەڵ بریتیش کۆلۆمبیا، چونکە خوێندن زۆر گرانە لەوێ، هەر ژیانی زۆر گرانە. کی تۆ دەستەکەی بە هاوکاری خەڵک حەقی ماندووبوونت؟ خۆی ئەم لایفەم کردوتەوە بۆی باسی ئەوە بکەم، بەڵام جارێ بە هەندێک پرسیار وەڵام بەم و دوای ئەوە باسی ئەوە شەکەم. خات و سۆما، من دەمەوێت بۆ کار بێم بۆ کەنەدا، چ پرۆگرامێک باش و پێویست دەکا حیسابی بانقیم هەبێت. ئەو کەسەی بیر ئەکاتەوە لەوەی بێ بۆ کەنەدا نابێ بەبێ حیساب بانقی. حیساب بانقی ئەگەر نیتە ئێستا بڕۆ حیساب بانقی بکەرەوە، بەیانی بڕۆ حیساب بانقی بکەرەوە، لەبەرەوەی بەبێ حیساب بانقی ناتوانی. بەس با حیساب بانقیەکەت هەبێ. ئەگەر پارەیەکی زۆریشی تێنە بێت کێشە نییە، بەس تۆ چۆن ئەسلمێنی کە پارەتێ، چۆن ئەسلمێنی کە حیساب بانقیتێ، چۆن پارەی خوێندنەکەتێ، چۆن پارەی معاملاتەکانتی، هەمووی بە حیساب بانقی. ئەگەر حیساب بانقیت نەبێ ناتوانین. بۆیە هەرچیت هەر کەسێک حیساب بانقی نێ، بە ئێستا حیساب بانقی بکاتەوە. نەقلکردن هەیە، پێیان ئەڵێن ترانسفەر ستودنتس، یعنی ئەو قوتابیانەی کە خۆیان نەقلەکەم بۆ کەنەدا، بەڵام ڕاستێکی ئەو تۆزە قورسە. هێشتا ڤیدیۆم لەسەر دانەناوە، بەڵام ئەتوانی. سۆما خان، باشترین ڕێگا بۆ گەشتن بە کەنەدا UNHCR وایە؟ نەخێر کاک سەرۆک، لەبەرەوەی UNHCR بۆ کەسانەیە کە پەنابەرن لە وڵاتێکی تر. بۆ نمونە تۆ لە هەولێری
ئەتەوێ بچیت بۆ UNHCR ناوی خۆت بنووسی وەکو پەنابەر، بەڵام ناتوانانی لە کوردستان تەقدیم بکەیت، ئەبێ بچیتە تورکیا یاخود وڵاتێکی دراوسێ. هەر کاتێک کە چوویتە ئەوێ لەوانەیە 2 ساڵ چاوەڕێکەی، لەوانەیە 3 ساڵ چاوەڕێکەی، بۆ شێوەیە. بەڵێ خەڵک زۆر ڤیزەی وەرگرتووە ئەم ساڵ بە خوێندن هاتوون بۆ کەنەدا. بەڵێ کەنەدا سکۆلەرشپی ماستەر و دکتۆرا ئەدا بە کورد. کاک محەممەد، سکۆلەرشپ کێشەی نییە، هەرکێک بیت تۆ ئەو علاقی نیە، تۆ کوردی، عەرەبی، ئینگلیزی هەرکێک بیت، ئەگەر ناوت دەرچێ شتەکانت بە جوانی پڕکەیتەوە بە دڵنیاییەوە ناوت بێتەوە زۆر زۆر ئاساییە و سکۆلەرشپی زۆر زۆر هەیە. دیسان ئەیڵەمەوە ئەمەنە سکۆلەرشپ لە کۆتایی نایەت، بە ملیۆنەها دۆلار تەرخانەکرێ بۆ سکۆلەرشپ، بۆیە ئەگەر ماستەرە خوێنی، دکتۆرا خوێنی، ئەتوانی تەقدیم بکەیت. چۆن بین بۆ کەنەدا بەبێ ئایلس؟ وتت باسی یەکەم. هەندێک زانکۆ هەیە، ئینشاءالله لەم هەفتەیە ئەگە پەلەم لێ نەکەن لەم هەفتەیە دایانێم، هەندێک زانکۆ هەیە ئایلسی ناوێ. لە بری ئەوەی کە ئایلسی ناوێ ئەبێ پشتگیریەک بێنیت لە زانکۆکەی خۆت کە تۆ مەنهەجەکەت لە هەر 4 ساڵی زانکۆ بە ئینگلیزی بووە. ئەو کاتە ئەوان لە جیاتی ئەوە وەریەگرن لێت، یعنی ئایلس لێ داوا ناکەن. ژیان و خوێندن لە هەرێمی نیوفلند هەرێمێکی ساردە بەڵام زۆر زۆر هەرزانە، یعنی بۆ ئێمە زۆر زۆر باشە ئەگەر بچی. وە زانکۆیەکیش هەیە لە نیوفلند، مێمۆریال یونیڤرسیتی ئۆف نیوفلند، ئەو زانکۆیە ئایلسینە. ئینشەڵڵا ڤیدیۆکەی دانێم لەم هەفتەیە. چۆن لەم کوردستانە بۆ شایی ڕزگارم بێت؟ وەڵا بێ هەوڵ بەی بەڕاستی. لە ئێستاە بە چ ڕێگەیەک باشە جگە لە خوێندن؟ کاک یادە، من نازانم تۆ چ بەهرەیەکت هەیە و مواسەفاتەکانت چیە بۆی پێت بڵم جگە لە خوێندن کام ڕێگا بۆ تۆ باشە؟ لە خۆی ڕاستە ناتوانانی مانی تۆ بابەجێ بێلی، ئەبێ لەوێ بمێنیتەوە، بەڵام تۆ کە تەقدیمی PRت کرد، ینی ئیقامەی هەمیشەیی، نەک ئیقامەی کاتی. ئەو ئیقامەی کاتی 2 ساڵ بۆ 3 ساڵە، بەڵام دوایەوە تەقدیمی ئیقامەی هەمیشەییەکەی کەس بۆی نییە پێت بڵێ لە مانی تۆ با بمێنەرەوە. جا توانینەوە لە گەرماقەی چێکە با تەزێ لە سەرمان بیبستی. وەڵا ڕاستەکەی، بەڵام دایی تێرە ڕای خۆتە گۆڕچکە زۆر سارد. PNP-ەکان زۆر زۆر ئاسانن، بە تایبەتی سەسکەچوان و مانیتۆبە هەردووکی ئاسانە. ئەم دوانە شتێک تریشی هەیە، ئەتوانی بە ئاسانی خوێندن لەوێ وەربگری یاخود بە دوای کارا بگەڕی. خۆی مەسەلەی دۆزینەوەی کار کۆمپانیا هەیە لێرە، کارت بۆ دۆزێتەوە. من ئینشەڵڵا ئەمەوێ کۆمپانیایەک بدۆزمەوە کە کار بۆ ئێوە بدۆزێتەوە، بەڵام تۆزێ خاترتان بگرێ، ینی بتوانم پەیوەندی بە کۆمپانیا بکەم بڵێم من ئێمە دەستی کاری زۆر زۆرمان هەیە، توانم هەموو ئەو کەسانە بنێرم بۆ کۆمپانیاکەت، بەڵام تۆزێ داشکانمان بۆ بکەیت. تۆفڵ باشترە لە ئایلس؟ هەردووکی وەکو یەکە، لە هەردووکی قبوڵە لە کەنەدا. کاک عومەر، چ ڕێگەیەکی تر هەیە لەوەی ئاسانتر بێت بۆ بەشی پزیشکی ڤێت؟ کاک عومەر، ئەگەر تۆ بەشی ڤێتت تاو کردووە، PMP، ئەو کەسانی کە ئەزمموی کاریان هەیە بەرەولای PMP و ئەکسپرس ئەنتری بڕۆن، چکە ئەزمموی کار زۆر گرنگە. ماستەریشمێ لە بەرز کام ڤیزت هەیە کاک ئاسۆ؟ چ جۆرە ڤیزێکت هەیە؟ تۆڵی ڤیزەم هەیە و جارێکیش گەڕ هاتوو. بەڕای من بە دوای کارا بگەڕی لە کەنەدا. من ئیشی مۆسیقاکەم، بەڵێ هەموو بەهرەیەک لێرە ئیشی ئەبێتەوە، دڵنیا بن هەر بەهرەیەکت هەبێ لێرە خەڵک پێویستی پێێتی. کەنەدا ئۆر UK، من ڕاستێکی نەچوومەتە UK، بەڵام ئەم وڵاتانە هەمووی ئەتوانم بڵێم دەقات باشترن لە کوردستان لە ڕێگەی خزمەتگوزاری و لە ڕێگەی مستەقبەلێکی باش. جا تۆ بگەیتە UK، بگەیتە ئەمریکا، بگەیتە کەنەدا، فەرقینی هەمووی یەکشتە، یعنی هەمووی هەر زۆر باشە. من بڕوانامەی 12 و دیپلۆم لە ئایتیم هەیە و کاری کاشێر، فرۆشیار و سەرپەرشتیاری ڕێستۆرانتم کردو. ئەم 1 ساڵ
ئەو کاتە بۆ ئایتی کاک ئەدهەم ئەتوانی دیپلۆما یاخود خوێندنی یەک ساڵی تەنها سێرتیفکەیتێکی زۆر بەپەلە بخوێنی لە بەشی ئایتی. ئەڵێ ئەگەر حیسابی بانقی دانم تۆ حیسابی بانقی دانی پارەت لێ ناڕۆ تەنها ئەو پارەیە دانی وەوەی بیسەلمێنی کە تۆ پارەت هەیە بەڵام بۆ نمونە ئەگەر هەر بڕە پارەیەک هەبێ بیێ بۆ نمونە پارەی خوێندنەکەتە ئەو بەپێی ئەو زانکۆی ئەگۆڕێت بۆ کۆلێژە. سۆماخان ئەگەر کەسێک بڕوانامەی ناوەندی هەبێ ئالسی هەبێ ئامۆژگاری چییە؟ ئامۆژگاریم ئەوەی 18 ساڵ تەواوکەی ئەنجا پۆلی 6 تاوکەی لەبەر ئایلس تۆزێ زەحمەتە ئەکسپرس ئەنتری ئەبێت لە 6 و کەمتر نەبێ. کاک عومەر ئێستا باسی ئایلسیش ئەکەین زەحمەت نییە دڵنیام ئەگەر بزانن چ مستەقبلێک چاوەڕێتان نەکا لە کەنەدا دڵنیام زۆر زۆر خۆتان هیلاکەکەن دوایش لە کۆتایی ئەم لایفە باسی یەکەم. سۆماخان من دەمەوێت لە سێڤیسی ئۆتۆمبیل کار بکەم چه هەرێمێک باشە؟ ئەلبێرتا باشە. ئەو هەرێمانەی کە ساردن پێویستیان بە هەموو دەستێکی کار هەیە ینی بڕۆ سەسکەچوان بڕۆ هەرێمی نیوفلاند بڕۆ هەرێمی مانیتۆبا بڕۆ هەرێمی ئەلبێرتا ئەم هەرێمانە دایمەن دەستی کاریان کەمە چکە ژمارەی دانیشتوانی کەمە. تکایە جواب بەرەوە من ڤیزەیەکی گەشتیاریم وەرگرت بۆ خۆم و خێزانەکەم بەهۆی کۆرۆناوە نەبوو ڕێگە نەمتوانی سەفەر بکەم ئێستا توانم ئەو ڤیزێ وەرگرینەوە ئەبێت تەقدیم بکەیتەوە ئەگەر کاک کاروان ئەگەر ئێکسپایر نەبووە ئەتوانن یەکسەر تکتی تیارە ببڕن و بێن بەڵام ئەگەر ئێکسپایر بووە ئەو کاتە ئەبێت تەقدیم بکەیتەوە بەڵام ئاسانتر وەریەگریتەوە. ئۆپن وۆرک پێرمت چۆنە و ڤیزەی کار ئەدرێت بە عێراقی ڤیزەی کار ئەدرێت بە هەموو کەسێک ئەگەر خاوەن کار ئیشت باتێ. خوار 19 ساڵ ئەبێ چاوەڕێکی تا ئامادەی تەواوەکەی تەمەنت 16 ساڵە هیچ شوێنە نادگرێتەوە بێت بەلایانی کەم تەمەنت 18 ساڵ بێت. مانیتۆبا ئاسانترە PNP مانیتۆبا ئاسانترە. سۆماخان ئەتوانیت بزانیت ماچتنەی کێ دوایی بە ئیمێل بۆم بنێرە ناوەکەی خوێندنی 2 ساڵی. کاک ئەدهەم ئەبوو بەکر ئەڵێ خوێندنی یەک ساڵی نرخەکەی چۆنە؟ ڕاستیەکەی لینکی ڤیدیۆکەتان بۆ دانیمەوە بزەبت نرخەکانم لەبەر نییە چکە هەر بەشێک جیاوازە بەڵام ئەوش هەر لە لای دەفتەرێکە ڕاستە ماوەکەی کەمە بەڵام نزیکەی دەفتەرێک پارەتەڕە دەفتەرێک $. ئەڵە سڵاو بەڕێزم من خۆم گارد بووم لە UN شارەزایی باشم هەیەوە خێزانەکەشم پلەی بەرز لە پۆلیس فۆرمم تەقدیم کردو بۆ هەردووکمان ئایا ئەگەری هاتنەوە ڕێگیرین لەکوێ تەقدیمت کردووە؟ ئیشی سکیورتی زۆر زۆر باشە لێرە ئەگەر بیتە ئێرە بخوێنی ئیشی سکیورتی ئیشیان زۆر زۆر باشە. کاک نیاز خالد لە زۆربەی کۆمنتەکان لە ڤیدیۆکانی تر دامناوە ئیمێڵەکەم سۆما جەبار 27@yahoo.gmail.com وابزانم شمولمان ناکات بەداخەوە پێری بۆ شمولت ناکات. کاک بڕوا سەرەتا خۆت بێ باشترە ڤیزەکەی مادەم خۆت ڤیزەت وەرگرتووە خۆت بێ باشتر ئەنجا خێزانەکەت ڕاکێشی. ئەگەر وەک پەنابەر بژی بە دڵنیاییەوە کەنەدا زۆر زۆر باشترە لەبەرەوەی جیاوازی چییە کەنەدا و جیاوازی چییە لە نێوان کەنەدا و ئەوڕۆپا بۆ وەرگرتنی پەنابەر؟ ئەڵمانیا پێویستی بە پەنابەر نییە بەڵام لەبەر کارە مرۆڤایەتیەکە پەنابەر وەرەگرێ خۆت چۆن بڵێ مەجبورە پەنابەر وەربگرێ بەڵام کەنەدا پێویستی بە پەنابەرە یعنی تۆ کە خۆت تەسلیمیش بکەی وەک پەنابەر هەموو خزمەتگوزاریەکەی هەموو شتێکێ بۆ تۆ لەبەرەوەی ئەو پێویستی بە تۆیە نەک تۆ پێویستی بە وڵاتەکە بێ ئاوا سەیریەکە هەموو شتێکت بۆ دابینەکە بەڵام زۆر تەخیر تەکە کاتەکەی ئەتکوژێ بە چاوەڕ
چاوەڕێکردن یعنی نازانی کەی محکەماکری نازانی کەی کارتی پەنابەری وەرەگری نازانی کەی ڕەفسە یان ڕەفس نییە بەڵام شتێکی تریشی هەیە دیپۆرت ناکرێتەوە لە کەنەدا بخۆت هەر بە ڕفیوجی ینی هەر بە پەنابەری ئەمێنیتەوە بە هیچ جۆرێک هینی نییە دیپۆرتی نییە بۆ خەڵکی عێراق وەکو ئەوروپانیە هەر ئەمێنیتەوە لە کەنەدا و هیچ کێشت نییە ئەگەر ڕەفسیش وەرگری لە محکەمە دەتوانم لە ڕێگەی کارەوە بم بڵێ هاوڕیان بۆ ئەو کەسانی کە ئەڵێن زۆر قورسە کار بدۆزیتەوە پێشماوەیەک بەڕێزێک نامەی بۆم نارد ناوی هاتۆتەوە لە PNP هەرێمی نۆڤا سکۆشیا ناوی هاتۆتەوە و هەموو شتەکانی تاو کردو و خەریکی تەقدیماتە یعنی بۆیە من ئەڵێم تەقدیمی PNP-ەکان بکەن هەرێمی نۆڤا سکۆشیا بێ ئەلبەرتا بێ هەر هەرێمێک بێت خەڵک هەیە ناویێتەوە خەڵک هەیە خۆی هیلاکەکە وا مەزانم کەس ناوی نایەتەوە مادەم ئەو کەسە ناوی هاتۆتەوە کە کوردە و هەموو خێزانەکەشی لەگەڵ خۆیە با کەواتە ئێوەش هەمان چانستان هەیە کەنەدا ئەوەی باشە دیپۆرتی نییە و کەمپی بڵێ ڕاستە کاکسەرۆک نە کەمپی هەیە و نە دیپۆرتی هەیە کەمپی نییە ئەو کاتە ئەبێت تۆزێ خۆت بڕەپارەیەکت هەبێ بەڵام لەلای حکوومەت ناڵی من پارەم هەیە بەس بۆی شوێنێک بدۆزیتەوە شەڵتەریشیان هەیە تەنها هەتا ئەو کاتێکەویتە سەر پێی خۆت ئەشتانی ژوورێک بگری بکرێ کاک ئاریان من ساڵی پار ڕەفزم وەرگرت ئەوە ئەتوانی تەقدیم بکەیتەوە هەندێک جار بەبێ هۆکا ڕەفز ئێنە شتە هەیە لەبەرەوەی ئێستا پێتان ئەڵم بۆ زۆر ڕەفزێن بە خەڵکی عێراق وەک پەنابەر چۆن بێ خۆی پەنابەر ئەو کاتە بیتە پەنابەر کە خۆت لە کەنەدای یعنی ڕێگەیەک نییە بڵێ جگە لە ڕێگەی UN کە بێ بچتە وڵاتێکی تر ڕێگایەکی وانە بڵێم ڕێگایەکە بۆ پەنابەر خۆی بە ڤیزەی گەشتیاری خەڵکیان لێرە خوان ڕادستی حکوومەتەکەن ئەبنە پەنابەر کاک نیاز باستم کردووە ئەو کۆمپانیانی کە دەستی کار ئەوە باستم کردو ڤیدیۆکەم داناوتوانی سەیریکەی ئیشی نەوت کاک هەست ئیشی نەوت زۆر باشە لە هەرێمی ئەلبەرتا بە پاسپۆرتی ئەمریکا بڵێ ئەتوانی بێ بۆ کەنەدا بڵێ فەڕەنسی سۆما خانتکەیە وەڵام فەڕەنسی بۆ لە ئەکسپرێسنتری زۆرترین خاڵی هەیە هەمان شتە با بگەڕێمەوە سەر ئەو کۆمنتە هەر لە سایتەکە نووسراوە 600 پوینت کاک فەرهادەگە بتوانی بۆ ئیمێڵەکەم بینێری لەبەرەوەی زۆر دڵنیا نیم چکە هەردووکی هەر هەمان شتە ئیمێڵەکەم سۆما جەبار 27@gmail.com بزەبت نازانم مەبەستت چییە سۆما خان من قبوڵی کۆلێژەکەم وەرگرتووە لە میسیساگا بۆ کورسی زمانی ئینگلیزی جا کورسەکەم تاو کرد ئەتوانم داوایمانەوە بکەم نەخێر کاکیوە هاوڕێیان با پێتان بڵێم بۆ خەڵکە تەقدیمی کورسی زمانەکە ڕەفس وەرەگرێت تۆ کورسی زمان لە هەموو شوێنێک هەیە بەڕای تۆ کەسێک باوەڕ بە تۆ ئەکات ئەگەر تۆ بێیت پارەیەکی خەیاڵی $6,000 $5,000 بێی بە کۆرسێک کۆرسەکە لە 6 مانگ کەمترە ناتوانی داوایمانەوە بکەی ناتوانی ئیش بکەی دوای ئەوە و دوای ئەو بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت کەس باوەڕ بەم شتە ناکەم شتە زۆر قورسە لە برۆی دڵنیا بە هاتیتە ناو کەنەدا ناگەڕێتەوە کوردستان قونسڵیەش ئەو شتە ئەزانێتەوە بۆ چ مەبەستێکم کورسە کەمەت هەڵبژاردەوە بۆیە من پێتان ئەڵم خوێندنێک هەڵبژێرن لە 8 مانگ کەمتر نەبێت لە بەرەوەی کە تۆ 8 مانگت خوێند و فول تایمت خوێند ئەو کاتە چیەکەی ئەو کاتە داوای مۆڵەتی کارەکەی ئەمێنیتەوە پۆست گراجویت وەرک پێرمت تەقدیمەکەی بەڵام کۆرسی زمان ئەگەر 5 مانگ بێ 6 مانگ بێ زۆر قورسە ڤیزە وەرگری
تۆ بۆ خۆت لەکوێ؟ من لە شاری کەلگاریەژم لە هەرێمی ئەلبەرتا. تکایە چۆن بگەم بە ئەمریکا؟ من زانیاریم زۆر نییە لەسەر ئەمریکا، داوای لێبڕ نەکەم. خەون و خەیاڵ بخەون، با بێنە خەونتان کاکە مەرجی وای هەیە لە توانای قوربەسەری وەک ئێمە نییە. دیارە کاک شێخ هەڤاڵ زۆر ڕەشبینە. کاک ئاریان ئەتوانی ئیمێل بۆ ئیمێلەکەم بینێری هۆکاری ڕەفزەکەت بۆی بیخوێنمەوە بزانم چی نووسراوە. گۆشت فرۆشییان قەسابی بە هەموو جۆرێکانەوە. گۆشت فرۆشی ئەوەیە تۆ لە باڵێ کارگەکە کارەکەیت، ئیشیان باشە خراپ نییە، لە کارگەی با بڵێ گۆشت ئیشەکەی، ئەوە نییە بڵێم خۆت قەسابی دوکان بکەیت و شتی وان نییە لێرە، یعنی ئەبێ وەکو بزنسێک داینیت. ئەو ڕێگەیمانی تۆ بە ئایلسی تەنها 4 بۆ 5 ئەوێ کەمە. چۆن ڤیزەی سیاحی وەرگرم؟ ئێستا باسی یەکەم. کارەبا بڕاستۆما خان باشەوە. ڤیدیۆکە هەر ماوەدایە توانین سەیریکەین. من پزیشکی ددانم چۆن لە ڕێگەی خوێندنەوە بم. بۆ کەسانەی کە ئەیانەوێ بخوێنن، بۆ نمونە پزیشکی ددانن، پزیشکی گشتین، بەشی ئەندازیاریان تاو کرد و ئەیانەوێ بخوێنن. خوێندن جیاوازە لەگەڵ کارکردن لە بەشەکەی خۆت. ئەگە بتەوێ بخوێنی ئاسانە، تەقدیمی ماستەریان دکتۆرە ئەکەیت. بەڵام ئەگە بتەوێ کار بکەیت وەکو پزیشک، ئەوە پرۆسەیەکی دوور و درێژە. پزیشکی ددان، ئەگەر تۆ بۆ نمونە پزیشکی ددان دەنتەستری تاو کردو لە کوردستان، ئەتەوێ بیتە ئێرە ماستەر بخوێنی، ئاساییە، ماستەرەکەی خۆتە خوێنی و تەواوکەی شەهادەکەت وەرەگری. بەڵام تەنها لە ناو زانکۆ ئەتوانی ئیش بکەی وەکو موعید، وەکو یاری دەدەر. بەڵام ئەگەر تۆ بتەوێ بچیت یادەی خۆت دانەیان لەگەڵ دکتۆرێکی دانی ئیش بکەی، ئەو کاتە پێویستی بە کارتی سندیکایە. جا ئەو بەڕێزەیدا کۆمنتەکەی نووسی بوو، سەیری ڤیدیۆکانم بکە چۆن کارتی سندیکا بەدەستێنی. تەنها 3-4 تاقیکردنەوەیە، کاتێکی زۆری ئەوێ. چەند تاقیکردنەوەیەکە ئەیکەی دەرچووی ئینجا کارتی سندیکا وەرەگری، ئەتوانین سەیری ڤیدیۆکەم بکەی. ئەمە بۆ کەسانی دەوڵەمەندە، هەر بۆم نابێت بای کاک چییە. شتێک هەیە ڕاستێکەیە ئەبێ بیزانن، یعنی کەنەدا گرانە، یعنی بگەی بە کەنەدا و پارەی خوێندنەکەت بی پارەیەکی ئەوێ، بەڵام کە لێرە ئەمێنیتەوە و کاتە پارەکەی خۆت دەرهێنیتەوە، یعنی بۆ داهاتوت باشترە. ڕاستە قورسیە بینی، ئەبێ خۆت هیلاکەی، ئەبێ زمانی ئینگلیزی بزانی، ئەبێ شەهادە و شتەکانت ڕێکخەی، پارەیەکی زۆرت ئەڕوا، بەڵام دڵنیا بە لە چەند ساڵی داهاتوو سەر و زیادە ئەو پارەی دەرهێنیتەوە. کەنەدا یان نسیبی نییە. لێرە ئێستا پلەی گەرما، ئێستا باشە، زۆر ساردە، بە زۆر سارد نییە، بەڵام وردە ساردیەکە. ئەڵێ ئەگەر بۆ خوێندن بێم بۆ کەنەدا قبول کرام، ئەتوانم خێزانەکەم بێنی؟ نەخێر، ناتوانی. لە حاڵەتێک توانی، بۆ نمونە کە خۆت تەقدیمی خوێندنەکەی لە هەمان زانکۆ یا خود لەمان کۆلێژ تەقدیمی خوێندن بۆ خێزانەکەش بکەی، ئەو کاتە هەردووکتان ئەگەر ڤیزەتان وەرگرت، هەردووکتان ئەتوانن مناڵەکانیشتان لەگەڵ خۆتان ببەن. بەڵام تەنها کەسێکتان تەقدیم بکە و چاوەڕێکی خێزانەکەشت ڤیزە وەرگرێ، نەخێر، تۆزە قورسە. شەڵتەری خێزان چۆنە؟ خۆی شەڵتەر کاک بڕۆ لە هەموو وڵاتێک شەڵتەر زۆر یعنی حاڵی باش نییە، بەڵام ئەبێ بای ئەو تۆزێ پارەت کۆ کرد بێتەوە چەند مانگێک لە ژوورێکی بچووک تەحەمویلکەی، هەتا ئەو کاتەی کارتی پەنابەری وەرەگری. چونکە کە کارتی پەنابەری وەرگرت، ئەو کاتە ئەتوانی چ بکەیت؟ تەقدیمی مۆڵەتی کار بکەیت. کە مۆڵەتی کارت وەرگرت، ئیتر ئیشەکەیت. ئەگەر محکەمەش نەکرابیت، هەروەکو پەنابەر ئەتوانی ئیش بکەیت و پارەیەکت هەبێت. لە ڕووی باجەوە کاک شەهرام، وەڵا زۆر خراپە. لە ڕووی باجەوە باجێ زۆر ئین، پارەیە زۆر ئین، هەم لە مەعاشەکەمان، یعنی با بڵێ لە مانگانە کە پارە وەرەگری، موچە وەرەگری، بڕێ باش لێبن وە کە شتیش ئەکڕیت. کاک ئینگ ئاینێر، لە ئێستاوە سەیری زانکۆکانی ئەلبەرتا و زانکۆی کەلگاری بکەیت و زانکۆی مەمۆریال ماستەریان هەیە لە بەشی نەوت. جگە لە
کاری پزیشکی بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانی ئەو کەسانی کە پزیشکن ئەتوانن وەکو یاریدەدەری پزیشک یان یاریدەدەری شوێنێکی پزیشکی کار بکەن ئەتوانن لە ئۆفیس بە عائیلی گرانترە بە عائیلی گەشتن بە کەنەدا بە عائیلی قورسترە بۆ کەسێکی سنگڵ سۆما خان من 9 ساڵ ئەزمونم هەیە لە ئیشی بیکەری مادەم 9 ساڵ ئیشت کردووە ئەکسپرێس ئەنتری زۆر چانسێکی زۆر باشە بۆ تۆ بەس شتەکانت ڕێک خەی بە جوانی ئەتوانی ئەکسپرێس ئەنتری ناوت بێتەوە چکە 9 ساڵ ئەزمون زۆرە خۆم بە خوێندن گەشتم کەی داوای ئالسەکە هاوڕێیەکم لە مانیتۆبایە پێویستم پێی دەبێت زۆر باشە ئەو کەسەی هاوڕێکەی لە مانیتۆبایە هەنگاوی یەکەم سەیری ڤیدیۆکەم کە هەنگاوی یەکەم تەنها ئیمێڵە نێری هەنگاوی دۆم کە ئیمێڵت بۆیەتەوە وەڵام تێنەوە بڵێن تەقدیم بکە ئەو کاتە پێویستی بە هاوڕێکەتە بێ ئیمزات بۆ بکە کۆنمرەم نووسەی زانستی سکۆلەرشپ هەیە تا بەخۆڕایی کاک محەممەد تۆ ئەبێت تەقدیمی زانکۆیەک بکەیت تەقدیم کۆلێژێ بکەیت ناوت هاتەوە ئەنجا تەقدیمی سکۆلەرشپ بکەیت ئەتوانی چی بکەیت باشترین شت ئەوەیە کە تۆ لە کوردستان خوێندنەکەی خۆت بکەیت هەر کاتێک بۆ نمونە دەست کرد بە دەوام ینی مەرحەلەیەکی لەلایەکەوە تەقدیمی زانکۆی کەنەدا بکەیت هەر کاتێک تەقدیمت کرد سکۆلەرشپیش تەقدیم بکەیت دوای ئەوە کە ناوت هاتەوە سکۆلەرشپەکەت بەدەستێنە ئەنجا واز لە خوێندنەکەی کوردستانت بێنی کاکزانا سڵاو سۆما خان بەڕای تۆ PMP مانیتۆبا سەسکەچوان کامیان ئاسانە و باشترە هەردووکیان باشن بەڵام تەسەوڕەکەم مانیتۆباکە ئاسانتر بێت تۆ بە سکۆلەرشپ چویت نەخێر من هەر بە خوێندن چوب سکۆلەرشپ پار سکۆلەرشپێکم وەرگرت ئەوە دوایی پێتانەڵم چۆن تەقدیمی سکۆلەرشپ بکە لە زمانی فەڕەنسی لە چه هەرێمێک هەیە لە هەرێمی کێبێک هەیە ئەوە هەرێمی فەڕەنسیە ئەو کەسەی لەم چاتەیە کە ئێستا بینەرمانە هەر کەسێک زمانی فەڕەنسی ئەزانێت با بچێتە هەرێمی کێبێک لەبەرەوەی ئەوان قوتابی بیانی وەرەگرن کە زمانی فەڕەنسی بزانێ و زۆر چانست باشە بۆ ئەوی وەرگیرە ڤیزەکەت چکە کەس ناچێتە کێبێک کەس فەڕەنسی نازانێت بەس ئەگە فەڕەنسی بزانی ئەوە ئیشێ زۆر باشە ئەڵێ ئەگەر لە ئەمریکا بوو بێتی بە گەشتیاری دوایی بەنا یاسایی بچیتە کەنەدا ئەی چۆن نازانن ئەرەوەڵا کەنەدا و ئەمریکا هەریە ئەتوانی بڵێ یەک وڵاتە هەموو شتێکیان بێکەوە زۆر بە ئاسانی ئەتوانن بزانن کە تۆ لەوێ بۆ دەلاک چۆنە دەلاکیش ئیشی باشە هەموو ئیشێکی سەرپێی ئیشیان باشە من 5 جار ڤیزەی شنگنم وەرگرتۆ بۆ ڤیزەی گەشتیاری تەقدیم بکەم چانست زۆر باشە کاک باوان ئەگەر 5 جار ڤیزەی شنگنت هەیە سۆما ئەنەس بۆ وەڵامی پرسیارەکانم نایێتەوە لەبەرەوەی کۆمنتەکان هەمووی زۆرە فەرموو سۆما خان ئەگەر شادی نەوتم وەرگرت لە پەیمانگا بە ڤیزەی خوێندن بە میان ڤیزەی کار تۆ خۆت کاک هەستە تۆ چی تەقدیم بکەی ئەگەر ڤیزەی خوێندن تەقدیم بکەی لە بواری نەوت هەرێمی ئەلبەرتا چانست باشترە 10,000 ئەمریکی بەشم ئەکات بۆ ساڵێک ئەگەر بەڵێ بەش دەکات بۆ ساڵێک بەش دەکات بۆ ساڵی دووەمیش دەتوانی خوێندنەکەت دواخەیت بۆ نمونە تۆ دەفتەرێک دۆلار تێ لە کوردستان ئەگەر زیرەکانە بیری لێ بکەیت تۆ سەرەتاییتە ئێرە 1 ساڵ بخوێنی بۆ ساڵی دووەمت ئەگەر دیپلۆما بخوێنی ساڵی دووەمت تۆزە تەخیریکە بڕۆ ئیش بکە بە فوڵ تایم دوای پارەی خوێندنەکەت یعنی بۆ ساڵی دووەم گەڕێرۆ خوێندنەکەت تەواوکە ئەگەر تەقدیم خوێندن بکەم بە دڵنیاییەوە تێچووی خوێندنەکەت تەبعاً لەسەر خۆتە هیچ ڕێگایەکیە کە لە دوای پۆلی 12 بکەین بە کەنەدا بۆ پۆلی 12 ئەوەی تەمەنی 18 ساڵە لەبەرەوەی تۆ ئەزمموی کارت نییە خوێندن باشترین شتە 8 ساڵ خزمەت لە پۆلیس لە پلەی مفەوەز خێزانم ئەگەری زۆرە بە هەردووکمان زۆر باشە کە ئەو کەسانی ئەزمموی کاریان هەیە 8 ساڵ 9 ساڵ ئیشان ینی بۆ ئەکسپرێس ئەنتری زۆر باشە
سیلکس تەمەن خوار 18 ساڵ قورسا بێ 18 ساڵت تاو کرد بێ بۆی بتوانی بخوێنی بێ لێرە بخوێنی بەڕێی ئەمریکا بگەیتە کەنەدا دیپۆرتت ناکەنەوە نەخێرن نە بەڕێگەی ئەمریکا نە بەڕێگەی مەکسیک دیپۆرت ناکرێتەوە چکە تۆ عراقیت خەڵکی عراق دیپۆرت ناکرێنەوە هیچ کەسێک دیپۆرت ناکرێتەوە لە حاڵەتێک ئەگەر کەسێکت کوشتە بیان کەسێک شتێکی زۆر نایاساییت کرده بێت جگەلەوە 100 ڕەخس وەرگری لە مەحکەمە لە کەنەدا ئەمێنیتەوە چ پیشەیەک باشە لە کەنەدا IT باشە بزنس کارە سەرپێیەکان زۆربەی کارەکان باشن لە بڕۆی باوەڕتان هەبێت کەنەدا زۆر گەورەیە یعنی دووەم گەورەترین وڵاتە 39 میلیۆنن 39 میلیۆن کەسن ینی لە هەر کوێبێ ئیشەکەی تۆ ئەوەی لە کوردستان کردوتە لێرە ئیستیفادەی لێەکەی بەس تەنها ئەوەی ڕێگاکە کێشەیەکە چۆن بکەیت کەلگاری باشتریان ئەدمنتن من خۆم لە کەلگاری ئەژیام کاکنوشار بەڵام لە ئەدمنتن ئەژیام بەڵام هاتمە کەلگاری ئیشی زۆر زۆر باشترە ئەو جارە عێراق سوودێکی هەبووە بۆمان بزدەبت عێراق تەنها ئەو سوودەی هەیە کە تۆ لێرە بیت دیپۆرت ناکرێتەوە کاک بڕوا هاوڕێکەم 15 مانگە ڕاستە زۆر کەسێ تەخیر بووە خۆمیش هاوڕێم هەیە بە هەمان شێوە ساڵێکە کەس وەڵامی نایەوەتەوە بەڵام ئینشەڵا وردە وردە بەشکم وەڵامتان بنەوە توانن ئیمێڵیان بۆ بنێرن چۆن بە خۆڕایی گەشت بکەم بۆ کەنەدا وەڵام منیش حەزەکەم بە خۆڕایی گەشت بکەم ئایا تۆ هیچ مافێکت هەیە لەوێ کاکمرکۆ هەموو مافێکت هەیە کە بگەیتە ناو کەنەدا هەموو مافێکت هەیە ئەگەر کەسێک لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی بخوێنێت لە بەشی سۆفتوێر ئینجینێر جواب ئەم هەموو جوابە بەڵام نازانم پرسیارەکەت چییە وەکوتم کاک محەممەد ڕەفیقەوەی نووسێتی جاب سۆفتوێر ئینجینێر ئیشی زۆر زۆر باشە وەکوتم IT ئیشی دەرەجەیەکە لێرە ئەو سایتان پێ بڵە سۆماخەنکە هەلی کارەدەن جۆب بانکس بۆ هەلی کارە کاکزانە ئەگەر تێ بخوێنی ئەبێ ئەکادمیک بێت ئایلس ئەکادمیک نەک جەنەرەڵ بۆ ڕێگاکانی کۆچکردنە نەک بۆ خوێندن بۆ یاخچیش ئیشی زۆر باشە هەموو ئیشێکی سەرپێی باشە لێرە کاکشێ خەڤاڵ بۆ تۆ PNP هەرێمی مانیتۆب هەرێمی بریتیش کۆلۆمبیا ڤیدیۆکەم داناوە سەیری کرد لە کەناڵەکەم هاوڕێ ئەم پرسیارانە هەر دووبارە بێتەوە بەڵام فۆتۆگرافەر کار هەیە فۆتۆگرافەر ئیشی فریلانسە توانی وەکو فریلانسی ئیش بکەی هێشتا باسی ستارتەپ بزنسم نەکردو کە ئەو کەسانەی بەهرەیان هەیە لە ئیشێکی دیاریکراو بێنە کەنەدا ئەو دوای باسیەکەم ئەو کەسەی پەنابەر بێ مناڵەکانی ئەتوانی بخوێنن بەڵێ ئەگەر تۆ پەنابەربی هەموو شتێک بۆ تۆ بەخۆڕاییە هەموو شتێک داشکانت بۆ کرێت مناڵەکان بەخۆڕایی هەتا 18 ساڵی هەتا ئەو کاتی ئەچنە کۆلێژ بەخۆڕایی ئەخوێنن زۆر شت زۆر خزمەت گوزاری بۆ پەنابەر بە خۆڕاییە زۆر ئاساییە کاک هەمە ئەگەر جارێکی تر تەقدیم بکەیتەوە ئەگەر ڕەفزی شوەرگری پارەی خوێندنەکەت ئێنەوە پارەیەکە ئەینێری کاک زێوەر من ڕاستێکی ئەم لایفەم کردو بۆ باسی ئەوە بکەم کە ئەو کەسانەی ئەیانەوێ یارمەتیان بەم لە پڕکردنەوەی فۆرمەکان ئەگەر تۆزێ پرسیارەکانتان بوەستێنن بۆی بۆتان ڕوون بکەمەوە ئەو کەسانی کە حەز دەکەن من یارمەتیان بەم من پێشتر نزیکەی ساڵێکە بە خۆڕایی ڤیدیۆ پۆست دەکەم زۆر کەس پرسیاریان لێمە کرد بۆچی خۆت فۆرمەکانمان بۆ پڕناکەیتەوە لە بەرۆی خۆت شارەزاییت هەیە و نامانەوێت ینی بۆ نمونە پارە بین بە کەسێک نەیناسین یا خود ڕاوێژکارێک بێ نەزانین سەختەیە یان نە من پێشتر بای ئەوە زانیاریم نەبوو بەڵام لەبەرەوەی ئێستا ساڵێکە زیاترە کە من سێرچ ئەەکەم ساڵێکە زیاترە بەلایانی کەمەوە ڕۆژانە بۆ ماوەی کاتژمێرێکیش بێت من لەسەر لاپتۆپ زیاتر ئەخوێنمەوە لەسەر ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا جا هەرچەنە من هێشتا ڕاوێژکار نیم
بەڵام ئینشەڵڵا ساڵێکی تر ئەو کۆرسە ئەخوێنم کە ئەو کۆرسە ئەخوێنیت کۆرسێکی 8 مانگیە دیپلۆما وەرەگری لە ئیمیگریشن ینی لە کۆچکردنی کەنەدا دوای ئەو ئیمتحانێکێ تاقیکردنەوەک هەیە ئەیکەیت ئەنجا مۆڵەتی ڕاوێژکاری وەرەگری بەڵام بۆ ئەو کەسانی کە یانوێت لە ئێستاوە یارمەتیان بەم ئەوە ئینشاءڵڵا بەم نزیکانە دەست پێ ئەەکەین بەڵام شتێک هەیە حەزم لێ بۆتان ڕوونی کەمەوە تۆ کە ئەگەر بۆ منیش نەبێت لەگەڵ هەر کەسێکتر ئیشەکەی هەر کۆمپانیایەک کە تۆ بڕەپارەیەک ئەی بە کەسێک ئەبێ ئەو کەسە بای ئەوە بای ئەو بڕەپارەی یاوتە بۆ کەسە بای ئەو زانیاریت بیاتێ ناکرێت تۆ دەفتەرێک دۆلار بی بە من و بڵێ یەڵە دەی مادەم ئەو خۆی شارەزایە سۆما خەم بە شتێکم بۆ بکات ئەبێ خۆت خەمخۆر بی لەبەرەوەی ئەم پارەی ئەمانەتە ئەی بە کەسێک ئەبێ بزانی کەسەکە چ کۆلێژێک بۆ دۆزێتەوە ئەبێ بزانی لەکوێ بۆ تەقدیمەکە ئەبێ سایتی کۆلێژەکەت بۆ بنووسێ بۆت بنێرێ ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەی ناکرێت تۆ لە خۆتەوە بڵێ بەس کۆلێژێکم بۆ وەرگرە بکەمە کەنەدا من بەچی بزانم تۆ حەزت لە چییە بەچی بزانم تۆ ئەتەوێت لە چ بەشێک بخوێنی ئەگەر پێش ئەوەی دەست پێ بکەین هەندێک پرسیارت لێ نەکەم و ئەبێ ئەوەش بزانی کە من ڕاوێژکار نیم و من بڕیاری قبوڵی ڤیزە لە دەست من نییە بۆیە ئەو کەسانی کە ئەیانوێ یارمەتیان بێم سەرەتا ئەبێ نووسراوێک هەیە ئەبێ ئیمزایکەن کە من بەرپرس نیم لە قبوڵ و ڕەوزی ڤیزە من تەنها یارمەتیت ئەم فۆرمەکانت بۆ پڕاکەمەوە بەڵام ئەوەی من بە جیاوازی ئەیکەم لەگەڵ ئەوانەی تر جیاوازەکەی من چییە؟ من سەرەتا ئەبێ لە تۆ تێبگەم ئایا تۆ حەزت لە چیە لە چ بەشێک ئایا تۆ سینگڵ یان خێزانداری ئاستی زمانەکەت چۆنە ئەگەر داواکاریەک هەیە پێویستیم پێت ئەڵەم تۆ بڕۆ ئەو داواکاریانم بۆ جێبەجێکە ئەنجا بگەڕێرەوە یارمەتی تێم هەرێمەکەت بۆ دیارەکەم بۆ نمونە لەوانێت تۆ بڵێ من سۆماخان من حەزم لە هەرێمێکە تۆزێ هەرزان بێ لە بروی باریدارەیم باش نییە کۆلێژێکم بۆ بدۆزەرەوە لە شوێنێکی هەرزان ناکرێ من بچم کۆلێژێکت بۆ بدۆزمەوە لە ڤانکوڤەر یان لە تۆرۆنتۆ لە بروی گرانن بۆیە ئەم شتانە هەمووی ئەبێ سەرەتایەک لایەکەینەوە دوای ئەوە من کە هەر فۆرمێک پڕ بکەمەوە هەر شتێک بکەم ئەبێ تۆ ئاگادار بی ینی نەک تۆ بڵێ یەڵە ئەوە دەفتەرێ بۆ تۆ ئیتر تۆ هەرچیەکی بەدڵی خۆت شتێکم بۆ بکە ئەبێ خۆت ئاگادار بی من چیەکەم ئەنجام من جیاوازێکی با بڵێ پاکێجەکان من لەگەڵ خەڵکی تر ئەوەیە کە هیچ ڕاوێژکارێک سکۆلەرشپت بۆ پڕ ناکاتەوە هیچ ڕاوێژکارێک نامەی ماستەرت بۆ نانووسێ ئەو شتانە هەمووی لەسەر خۆتە بەڵام من ئەتوانم ئەوانە شەخمە ناو پاکێجەکانم بۆ نمونە لەوانەیە تۆ تەنها پۆلی 6 تاو کرد بێت بەڵام ئەزمموی کاریت هەبێت لە ڕێستۆران بۆ ماوەی 6 ساڵ بۆ ماوەی 7 ساڵ ئەو کاتە من ئەبێ سیڤیەکت بۆ دروستکەم سەرەتا سیڤیەکی زۆر جوان بە ئینگلیزیەکی تەواو وەکو ستاندەرتی سیڤی کەنەدی باسی ئیشەکانت بکەم وەکو شێف چۆن وا بکەم سیڤەکەت دەرکەوێت لەگەڵ سیڤی خەڵکی تر ئەم شتانە ڕاوێژکار بۆت نایکا بەڵام لەبەرەوەی من خۆم حەزم لەو ئیشەیە ینی بەڕاستی ئەمەوێت خەڵک بێتە کەنەدا بگەم بە کەنەدا ئەو کاتە ئەو شتە دەرەکیانە ئەوانە هەمووی خۆم بۆتان ئەەکەم بۆ نمونە ئەگەر تۆ پۆلی 12 تاو کردووە من تەقدیمی کۆلێژم بۆت کرد ناوت هاتەوە تەقدیمی ستەدی پێرمت مۆڵەتی خوێندنم بۆت وەرگرت کە ناوت هاتەوە ئەتوانم تەقدیمی سکۆلەرشپیشت بۆ بکەم نا بە دەفتەرێک دۆلار نا ئەوم تەنها نمونە بوو هێنامەوە بۆیە ئەو کاتە ینی لەگەڵت ئەبم هەتا تۆ ئەگەیتە شوێنی خۆت وە ئەگەر هەر کاتێکیش ڤیزەت وەرگرت گەشتیتەوە کەنەدا نەتزانی چی بکەی نەتزانی بڕۆی بۆ کوێ نەزانی چ شتێک بکەی بەسەر هەردوو چاویانی هەر شتێک تویست گەشتیتە کەنەداش من هەر یارمەتی تێم بە خۆڕایی ئەوە ینی هەتا ماڵ و شوێنی خۆت هەمووی تەواو دائنێ ئەنجا ئەو کاتە هەرێکۆ بۆ شوێنی خۆ ینی هەتا ئەو کاتە ئەنجا دەستم لێت بەرەبێ ئەوە نییە بڵێم من تەنها فۆرم پڕەکەمەوە و ئیتر بڵێم یڵە من فۆرمەکەم بۆت پڕ کردەوە پارەی خۆم وەرگرتەوە و بای ئەوەش هەوڵ ئەیەم کە تۆ پێویستیت بە من نەبێت ینی بای ئەوە ڤیدیۆ دائەنێم لە یوتیوب تۆ پێویستیت بەوە نەبێت بە پارە من ئیشەکەت بۆ بکەم
اینجا لە داهاتوویەکی نزیک باسی یەکەم کە چۆن ناوی خۆتان بنووسن بۆ ئەو کەسانی ئەیانەوەی یارمەتیان بە. نرخەکانیشتان هەمووی بۆ ئەنێرم، هێشتا نرخەکانم دانەناوە بەڵام نرخەکانیشتان هەمووی بۆ ئەنێرم. How to write a powerful personal statement. نازانم چۆن بۆ تشیکەمەوە بەڵام ئیمێڵم بۆ بنێرە پێتەڵە. سۆما خان تکایە من پێویستیم بە سپۆنسەری کارە لە پرۆگرامی ئەتلانتیک پایلۆت. لە ئەتلانتیک پایلۆت ئەبێ بە شێوەیەکی بەردەوام ئیمێڵ بنێری بۆ خاوەن کارەکان، ئەبێ ئیمێڵ بنێری و تەقدیمیش بکەی، هەردووکی سیڤیەکی جوان، کەڤەر لێتەرێکی جوان و ئیمێڵێکی ڕێک ئەنێری پێیان ئەڵێی کە من ئەمەوێت تەقدیمی پایلۆت بکەم، ئەتلانتیک پایلۆت. وەڵام مەمنونی سۆما خان، خێرا کە تاکو ببیتە ڕاوێژگار. ئینشەڵڵا زۆر حەزم لێ خۆمیش ئەو بەشە بخوێنم و ئیتر بەڵام بۆ ئیشکردن بۆ خەڵک لە زوانەوە دەست پێکەین. بە دڵنیاییەوە کاک کاردۆ و من هەوڵێم کۆمپانیایەک بدۆزمەوە کە دەستی کار بێنێتە کەنەدا بۆ ئەوی بتوانم داشکاتان بۆ بکات. ئیشی مقاولات، ئیشی تعمیراتی ماڵانە ئیشان زۆر باشە لێرە. ئەتوانم بڵێم هەموو ئیشێک ئیشی باشە، چکە لە هەر کوچە و کۆڵانێک پێویستیان بە ئیشە. خەڵکی ئێران باشتر ئیقامە وەرەگرن یان عێراق؟ خەڵکی ئێران، لەبەرەوەی ئەوان زۆربەی کات ناتوان خۆیان تەسلیم بکەن، بەڵام ئێرانیەکانیان بۆ ئێرە ئەخوێنن، بۆیە کەم ڕەفز وەرەگرن. شەهادەی ئەگەر کاک محەممەد عوسمان ئەگەر شەهادەت نەبێ مۆمانی تۆبە خاڵەکانت کەمەکاتەوە، کاتە خاڵی پێویست کۆناکەیتەوە، بەڵام ئەگەر خاڵەکانت گەشتە 67 ئەو کاتە ئەتوانی. ئەگەر کەسێک بە قاچاق بڕواتە دەرەوە ئایا ئەو خوێندنەی لێرە کردوێتی بە فیڕۆ ئەڕوا یاخود هەر ئەتوانێ ئیشی پێ بکە؟ حەسەب خوێندنەکێ چیت تەواو کردووە، ئایا شەهادەکان تەزدیق کردووە لە کوردستان، هێناوتە لەگەڵ خۆت، چیت کردووە؟ ئەوانە هەمووی ئەبێ وەڵامەکەی بنووسە بۆی. زۆر باشە بۆ کاک محەممەد ئومێد. میکانیکت تاو کردو بە سێرتیفکەی بخوێنە، پێویستی بۆ نیە بچیتەوە زانکۆ، لە بڕۆی تۆ خۆت زانکۆت تاو کردووە. جۆن شاوە ئەگەر بچیتە کەنەدا چێنی پێ ئەچێت تا ئیقامە وەرەگری؟ خۆزگە ئەو وەڵامی ئەو پرسیارم هەبووە. جا کێشەکە لێرە ئەوەیە، بۆیە من هیچ جار ئامۆژگاری کەس ناکەم خۆی تەسلیم کە، لەبەرەوەی ئێستا نازانی چەنی پێچ. خەڵک هەیە 3 ساڵە لێرە هێشتا مەحکەمە نەکراوە، هەیە کارتی پەنابەری نییە. بۆیە ئەم سەر ئێشەیە بۆ خۆت دروست مەکە. ئەگەر تۆ بێی بخوێنی، هەمە توانی بخوێنی، دوایەوە توانی بە یاسایی کار بکەیت، دوای توانی خێزانەکەت ڕاکێشی، ئەتوانی سەفەری کوردستان بکەیت و بیتەوە، تەنها خۆت تەسلیم کەی ناتوانی بگەڕێیتەوە کوردستان، هەتا جنسیە ئیشلانێ 6-7 ساڵی پێ بچێت. جا بۆ وا بکەی خۆ بچۆ بخوێنە و سەردانی خێزانەکەت بکە لە کوردستان و بگەڕێرە و ئیشەکانت بە یاسایی بکەی، زۆر باشترە. کاکی وا خەلیل پێویستیت پێ نابێ ئەگەر کۆرسی زمانت خوێند لە هەمان زانکۆ، بۆ نمونە زانکۆیەک تۆ سەرەتا کۆرست خوێند بەڵام قسمەکەشت خوێند، نەک تەنها کۆرس، پرۆگرامەکەشت خوێند، هەردووکی هەڵبژارد و پارەتیە، پێویست بە ئایلس نییە. کاک ببوورە لاڤە قادر، لاڤە خان، تەقدیم ئەکسپرێس ئینتری بکەن. هەر کەسێک لە ئێوە شارەزایی ئیشی هەیە، ئەزموونی کاری هەیە، هەم بۆ خۆت هەم بۆ خێزانەکەت، یانی هەردووکتان شەهادەتان هەیە، ئەکسپرێس ئینتری باشترین ڕێگایە. BC PNP Tech Require Academic IELTS or General. هەموو PNP-ەکان و هەموو ئەکسپرێس ئینتریەکان پێویستیان بە جەنەرال ترینینگە. جەنەرال ترینینگ تەنها خوێندن پێویستی بە IELTS ئەکادمیکەیە. سێڤیسی ئۆتۆمبیل زۆر باشە. هاوڕێیان، من لۆتەی ئیمێڵم بۆیەت و نامەم بۆیەت
تەنها شتێکی لینکێک هەیە لە هۆکارێک هەیە کە ئێمە ڕەفس زۆر وەرەگرینیان ئیشێکی باش نادۆزینەوە لە کەنەدا. کێشەکە نە ئەزمموی کارە، کێشەکە نە بەهرەکانی ئێوەیە، کێشەکە نە کەنەدایە، تەنها ئەوەیە نازانین چۆن پەیوەندی بکەین بە خاوەن کار لێرە، نازانین چۆن ئینگلیزیەک و شتێک ینی چۆن بڵێ سیڤیەک دانێ کە مای ئەوە بێ سەیریکەن. یعنی ئێستا سیر ئەم هەموو کۆمنتە ئەەکەم هەمووتان لێرە شوێنتان ئەبێتەوە، بەڵام تەنها ئەوەیە کە نازانی چۆن ڕێگاکە بدۆزیتەوە. ینی بۆ نمونە ئەو کەسێکی ئەوێ خاوەن، بۆ نمونە کەسێک کە ئەڵێ من ئیشی سەرویسی سیارە ئەەکەم، سەرویسی سیارە ئیشی زۆرە لێرە، کۆمپانیا زۆرە هەیە، بەس تۆ لەوانەیە نەزانین چۆن سیڤەکەت بە جۆرێک ڕێک خەی بۆ سەرویسی کار بگونجش، سیڤەکەت بە جۆرێک ڕێک خەی بۆ شێفی ڕێستۆرانت. لێرە زۆر شێف داواکەن، ینی زۆر کەسەیە لە وڵاتی ترەوە بۆ کارانەیەت. بۆیە من ئەمێ ئەو ڕێگاتان بۆ بدۆزمەوە، ینی زیاتر ئەمێ ئیش لەسەر ئەوە بکەم کە چۆن سیڤیەکان، سیڤی زۆر گرنگە، چۆن سیڤیەکان، چۆن ئیمێڵ ئەنێری، چۆن ئیمێڵ ئەنێری. بۆ نمونە ئێستا کاک بێستون ئەڵێ من ئەمەوێ دکتۆرا بخوێنم لە کۆمەڵناسی، ئەبێ تۆ ئیمێڵێک بنێری بۆ زانکۆکان، ینی بۆ پرۆفیسۆرەکان کە با بڵێ سەرپەرشتیاری دکتۆراکەت ئەەکەن، ئەبێ ئیمێڵێک بێ ینی وایان لێ بکات تۆ دەرکەوی لە ناویان وەڵامت بنەوە. ئەوە نییە ڕاستە ئەزمموی کارت هەیە، دکتۆرات ئەتوێ بخوێنی، ماستەرت هەیە ئەتوێ دکتۆرا بخوێنی، بەڵام چۆن خۆت بۆی ئامادەکەی ئەوە زۆر گرنگە. ئەگەر خێزانێک بڕات ئەوە پارەکەی چەندە، ئاخر لە چی، چۆن، بە چ ڕێگایەک، ئەبێوانم هەمووی بۆ باسکەی. لە پۆڵی 12 نمرە بێنیت زۆر باشە، ئەتوانی بخوێنیت لە کەنەدا. ئەگەر تۆ پەنابەر بی، دەسەر خێزانیش بن، هەمووتان بێکەوە بنە پەنابەر، هەمووتان بێکەوە ئیقامە وەرەگرن، هەمووتان بێکەوە ڕەفس وەرەگرن، لەبەرەوەی یەک خێزانن. کاک ئەحمەد خالەکانی بەڵێ تەقدیمی ماستەر بکەیت، ئەگەر حەز لێ ماستەر بخوێنی لە ئەندازیاری نەوت، لەبەرەوەی بەشی نەوت لێرە بەشێکی زۆر داواکراوە لە هەرێمی ئەلبەرتا، تەقدیمی زانکۆی ئەلبەرتا بکەیان، زانکۆی کەلگاری، ئەو دوانە ماستەریان هەیە لە نەوت و ڤیزەکەت ئەگەری قبوڵی باشترە. عەبدولباست مەهدی چۆن سیڤیەکی معقول دروستکەین؟ ئەوە لە ئەتوانیەکێک لە پاکێجەکانم هەڵبژێری کە من یارمەتی تێم چۆن سیڤیەکی جوان داڕێژی. Even if just for travel they will reject us, how they will let us travel there. لەسەر ئەوستا تۆ کەی تەقدیمی گەشتیاریەکەی، چونکە ئەگەر ئێستا تەقدیم بکەی ڕەفس وەرەگری بێ کاتەکەی بزانی. بە دڵنیایە تاخیری ناکەم پرۆژەکەم، ئینشەڵڵا لەم هەفتەیەوە پۆستی یەکەم لە بواری کشتکاڵەش ئەتوانی. چۆن پەیوەندیت پێوە بکەم؟ ئیمێڵم هەیە somajabar27@gmail.com، یان لە فەیسبوک سۆما جەبار. بەڕەسمی بڕۆ یان بە قەچاق؟ بەڕەسمی بڕۆم، لەبەرەوەی هەر کەسێک بە قەچاق بڕوە چانسی کەسێکی تریش ئەکوژێ. بۆیە من ئەوەنە باسی ڕێگاکانی کۆچکردنەکەم بۆ ئەوەی وردە ئەو ڕەفسە زۆرەکەم بکەینەوە. ڕاستە خەڵکی عێراق ڕەفسی زۆر وەرەگرێت، لەبەرەوەی ئێمە زۆر خۆمان تەسلیمەکەین. ئاساییە تەنها ئێمە تاکە وڵات نین کە خۆمان تەسلیمەکەین، ئەو وڵاتانی شەڕی هەیە و وەزای خراپە خۆیان تەسلیمەکەن، بەڵام باشتر وایە بیتە ئێرە بخوێنی، باشتر وایە بیتە ئێرە ئیش بکەی. ڕاستە لەوانەیە پارەیەکی زۆرترت ئەڕوا، بەڵام جوابەکەت زووتر جواب وەرەگری و چانسی زۆر باشترت هەیە کە خێزانەکەت بێنی، مناڵەکانت بێنیت. بێستون وەلی پێویستیت بە بەڵێ پێویستیت بە ئایلس هەیە، ئەگەر لە بەریتانیاش خوێند بێت، ئایلس هەر داوا کراوە. سۆما خان تەلەفۆنت بۆکەم لە مەسنجەر بۆت نایەت؟ من وەڵامی تەلەفۆن نایەمەوە، داوای لێبوردنتان لێکەم. کاک ئومێد بە دڵنیاوە یارمەتیت ئەم بۆ شەهادەی پەیمانگە.
ئەگەر پەنابەر بیکەی خانووت پێدەدەن. خۆی خانوو خۆت بڕەپارەیەکەی ئەوانیش تۆزێک یارمەتی تێن لە پارەکەی، بەڵام ئەبێت تۆ بای ئەو تۆزێک پارەت کۆ کرد بێت و ئەگینا بێ بچیتە شەڵتەریش زۆر باش نییە بۆ ئەوانی خێزاندارن. هارون یەحیا سۆماخان لە گوگڵ گەڕام شتێکی وان دەست نەکەوت بە ماستەر 1 ساڵی وەرک پێرمت وەرئەگریت. بەڵێ وەرەگریت، سێری خوێندنی 1 ساڵی بکە و ماستەری 1 ساڵیش دەست دەکەوێت لە کەنەدا. Do you get free house in Canada؟ نەخێر. من دیپلۆمم هەیە، پێویست ناکە بەکەلۆریۆس بخوێنی The New World، دیپلۆمی باڵا بخوێنی باشتر، چکە بەکەلۆریۆس پێشتریش وتم لەوانێت تازە هاتبیتە ناو لایڤەکە. بەکەلۆریۆس زۆرە پارەکەی. بۆ شەهادەی ژمێریاری ئەتوانی هەموو شەهادەیەک لە کوردستان ئەتوانێت لێرە، یعنی هەموو شەهادەکانی ئێمە باشە، ڕاستە تەزدیقی ئەوێ پشتڕاستکردنەوەی ئەوێ، بەڵام هەر ئیشێک تۆ ئەزمونت لە هەر ئیشێکە بێ لێرە شوێنت ئەبێتەوە. خولی ڕاهێنانی 8 مانگی چییە؟ توانا سالم. سەیری ڤیدیۆکەم بکە لە کەناڵەکەم دامناوە. سۆماخان سایکۆلۆجی ئیشی چۆنە لە کەنەدا؟ ئیشی زۆر باشە. ئەی تۆب ئەسنان وەرگرتنی قورسە لێرە بەشە پزیشکیەکان، بۆ نمونە پاکێجەکان پارەی دەوێ، پارە ئێوە بە فریدانێ، بە دڵنیایە پاکێجەکانم بە پارەیە، چکە ئەگە بە فری بێ پێڕاناگەم وەڵامی یارمەتی هەمووتان بم. خوا چەند پارە لازمە لە چی کاک موسلم؟ هەر کەسێک ئیشی دەستکەوێت لە کەنەدا سێکەن هاوڕێن. هەر کەسێک ئیشی دەستکەوێ، هەر PMP-یەک تەقدیم بکەی، هەر ئەکسپرێس ئینتریەک تەقدیم بکەی، خۆت و خێزانەکەتە تەنها بۆ تۆ نییە، هەمووتان بێکەوە، یان هەمووتان بێکەوە ڕەخس وەرەگرن، یان هەمووتان بێکەوە ڤیزە وەرەگرن. هەر کەسێک ئیشێکی لە کەنەدا دەستکەوت خێزانەکەشی ئەبا لەگەڵ خۆی. لە حاڵەتێک ناتوانانی خێزانەکەت ببە، یاخود ئەگەری ڕەفزی خێزانەکەت زۆرە، ئەوەش خوێندنە، لەبەرەوەی تۆ خۆت قوتابی ئینتەرناشنەڵی تەنها خۆت ڤیزەکە وەرەگری، ئەگەری هەیە خوێندنەکەت تەنها خۆت بیت و خێزانەکەت نێت. بەڵام بۆ ئیش هەمووتان بێکەوە ئەڕۆن. خێزان مەبەستمەوەی کە خێزاندارە، یعنی با بڵێ هاوسەرەکەی و مناڵەکانی، نەک خوشک و براکانی. The New World سێری ڤیدیۆکانم کە باسی هەموو خوێندنێکم کردووە، هەموو داواکاریەکان، سێری کەناڵەکەم کە هەموو ڤیدیۆکانم داناوە. دەریا ساڵایی ئەتوانی سەیری زانکۆی سەیری کۆلێژی سەیت بکە، SAIT. لە ڤیدیۆکانی تریش باسم کردووە، دیپلۆمی 1 ساڵیان هەیە، سەیری تێچۆکەی بکە. کاک بیلال سلمان چۆن ماستەر بخوێنم لە بەشی شارستانی؟ لە یوتیوب بڕۆرەوە سەر ڤیدیۆکانم نووسیمە خوێندنی ماستەر لە زانکۆکانی کەنەدا، ئەو ڤیدیۆ پێت ئەڵێم پێویستیت بەچی، هەموو شتێکم بۆم کردوتەوە. چەند پارەمان پێویستە تا ئیشێکمان دەستکەوێت؟ بۆ ئیش پێویستیت بە پارە نییە، تەنها ئەوەیە بێ زۆر CV بنێری. ئەگەر من دەرس بخوێنم ئەتوانم وەک پەنابەر بێم، کە بخوێنی تۆ پەنابەر نیت، تۆ قوتابی بیانیت. پەنابەر ئەو کەسێکە خۆی تەسلیمە کاڵێ من ناگەڕێمە وڵاتەکەم چکە ئەم کوژن یاخود هەڕەشەی کوشتنم لەسەرم. کاک توانە بەس سەیری ڤیدیۆکەم بکە، هەمووم ڕوون کردەوە. ئێمە کەیسمان هەیە، چۆن بتوانم فۆرم لەگەڵ لەکوێ کەیسەکە پێشکەش بکەم. ئەگەر کەیس هەیە بێتۆ بچیتە UNHCR لە وڵاتێکی تر پەنابەر بی. خۆی هەموو کەسێک کەیسی حازرە لە کوردستان، بەڵام ئەوە چۆن بگەیتە ئێرە خۆت تەسلیم بکەی. کاک ڕەوەز مستەفا تەقدیم PNP ئەلبەرتا تەقدیم کە ئیمێڵم بۆ بنێرە. دەرەجە زۆر دەوری هەیە، دەرەجە زۆر دەوری هەیە، هەم بۆ خوێندن هەم بۆ سکۆلەرشپ. دەست خۆش بەردەوام بە، زۆر سپاس.
کاک شوان نمرەکەت کەمە بەڵام ئەتوانی هەوڵی کۆلێژ بی. کاک هاڕون ئەگەر ماستەری 1 ساڵی بخوێنی وەرک پێرمت بۆ ماوەی کاتیە یان هەتاتێ؟ بۆ ماوەی کاتیە 1 ساڵت ئێنێ بەڵام لێ تۆ هەرکە لە هاتیتە کەنەدا ئەو وەرک پێرمتە 1 ساڵیە درێژی یەکەیتەوە ماوەکەی، یعنی هەر درێژی یەکەیتەوە تا ئەو کاتەی کە تەقدیمی ئیقامەکەیت. ئەوەی تەمەنی 15 ساڵە جارێ تەمەنت زۆر کورت ببوورە، تەمەنت زۆر کەمە. بەڕای من 18 ساڵ بیت اینجا تەقدیمی خوێندن بکەی لە کەنەدا یان لە ئەمریکا، ئەو کاتە ئەتوانێ خاڵت وەکو پشتگیریەکت بکات. کە بە من ئەڵێن ئەگەر خێزانێک بڕوات چەندێک پارەی پێویستە، ئەمە زۆر زۆر قورسە بۆ من وەڵامت بەمەوە لە بروی نازەم لە چ شوێنێک لە چ پرۆگرامێک، و من بەڕاستی سەعرەکانم لەبەر نییە بڵێم دانیشتوم سەعرەکانم هەمووی نووسیەوە بۆ ئێوە، ئەبێ سەیری ڤیدیۆکانم بکەن چونکە هەموو لینکەکانم داناوە، بەس ئەوەیە بچیت سەیری وەبسایتەکە بکەیت. خوێندن لە ئێستایە باشترە، ئەگەر کارت دەستکەوێ زۆر باشە، بەڵام خوێندن ئەتوانم بڵێم ئاسانترە. Getting certificate in Canada allow us to stay. ئایا وەرگرتنی سرتیفیکیت ئەتوانێت ڕێگەم پێ بمێنێتەوە؟ بەڵێ. سرتیفیکیت ئەگەر تۆ لە 8 مانگ هەر خوێندنێک بکەی لە کەنەدا لە 8 مانگ زیاتر بێت، یعنی بەرەو ساڵێک بڕوا، دوای ئەو چیەکەی 90 ڕۆژ پێش تاوبوونی وادەی خوێندنەکەت بۆ نە هەر شتێک بێت تۆ ئەیخوێنی. 5 مانگت خوێندووە 3 مانگت ماوە، ئەچی تەقدیمی چیەکەی؟ تەقدیمی وەرک پێرمتەکەی بۆ ئەوی بمێنیتەوە. ئاستاییە بە ڤیزەی گەشتیاری داوای پێرمەتی ئیش بکەی؟ کاک نەزەر ئەوە ئێستا ئەو شتە هەیە، ئەگەر بیتە ئێرە ڤیزەکەت زۆر بێ ماوەکەی زۆر بێ، ئەتوانی لێرە کە بە گەشتیاری هاتووی بە دوای کارێکا بگەڕی کەسێ بناسی کوردێک یەکێک کارێکت بیاتێ، ئەتوانی ڤیزەی گەشتیارەکەت بگۆڕی بۆ وەرک پێرمت. کاک ئەحمەد باقی سەرەتا بێ بخوێنی، ناتوانی ئیش بکەیت چونکە تۆ ڤیزەی خوێندن هاتووی، ناتوانی ئیش بکەیت. ئەتوانی بە پارت تایم، بەڵام باشتر وایە خوێندنەکەت تاوکەی ئەگەر 1 ساڵیە. ئەم خولە هەشمانگیە بە چەنە؟ کاک توانە حەز ناکا بچێ سێر ڤیدیۆ کەم بکە، هەموو شتێکم باس کردو، دوای کە لایڤەکە تاوا بێ سەیری ئەو ڤیدیۆکە باسم کردووە. ئینڤێستمنت لە کەنەدا لە چەندە؟ ئینڤێستمنت لێرە زۆر زۆر گرانە، کردنەوەی بزنس لێرە پارەی خەیاڵی تێچێ، بەڵام خەڵک هەیە بزنس ئەکاتەوە، هەر کەسێکیش پێ بزنس یارمەتی بەم لەکردنەوەی بزنس ئەوە توانێ ئیمەڵم بۆ بنێرێ. دیپلۆمی باڵا هەردوو دەفتەرێکی تێئەچێ، کە من باسی دەفتەر ئەەکەم، ئەڵێم 2 دەفتەر 3 دەفتەر، ئەمە دەفتەری کەنەدیە، نی دۆلاری کەنەدیە کە کەمترەکە بە دۆلاری ئەمریکی. لانە جەمال ئینشاءالله وەکوتم ئەو کەسانەی ئەیانەوێ یارمەتیان بەم لە دۆزینەوەی کار، لە پڕکردنەوەی CV، ئەکسپرێس ئەنتری، PMP، ماستەر، هەر شتێک بێ، ئەوە لەم هەفتەی ئینشاءالله هەموو پاکێجەکانم پۆست دەکەم کە چۆن پەیوەندیم پێوە بکەیت و چۆن یارمەتیت بەم. ئارش ئەگەر ئەتوانی زاکۆ لە کەنەدا بخوێنی، بەڵام ئەو کەسەی پۆلی 6 تاو کردووە باشترین شت بیکەی ئەوەیە وەکوتم سەرەتا تەقدیمی کۆلێژ و زانکۆکانی کوردستان بکە، با ئەوەت لێ نەڕوە، خوێندنی خۆت بکە، دەست بکە بە خوێندن، لەلایەکەوە لەگەڵ خوێندنەکەت لەلایەکەوە خەریکی کەنەدا بە. ئەگەر کەنەدا ناوت هاتەوە مۆڵەتی خوێندنت وەرگرت و تاوا هەموو شتێکت بڕایەوە، ئەنجا واز لە زانکۆ و کۆلێژەکەی خۆت بێنە لە کوردستان، نەک تۆ ئەمە نەکەیت و ئەوەشت لێ بڕوە. وەی لایف ئەتوانم بە 65 سکۆلەرشپ بەدەست بێنم، ئەگەر ئەتوانی تەقدیم بکەی، ینی نمرە با بڵێ دەوری هەیە، بەڵام کە تۆ تەقدیمەکەی ئەو کاتە زانی ناوتێتەوە یان نایەتەوە.
دیپلۆم لە کام پەیمانگە چکە ئەتوانی پشتڕاستکردنەوە بۆ بڕوانامەکەت بکەیت ڤیددیۆکم داناوە کە چۆن پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانتان بکەن ئەو کاتە پێت دەڵێ بڕوانامەکەت باوەڕ پێکراوە یاخودنا 2 دەفتەر بەسە بۆ خوێندنی 1 ساڵی نرخی خانوو بە چەنە وەڵا لێرە خانوو گرانە لە 300,000 دۆلارەوە دەست پێکا 400,000 دۆلار چێنەر مالیک کەنەدا 400,000 پەنابەر وەرەگرێت چۆن یەکێک بم لەوانە ئینشەڵڵا لە داهاتوو یارمەتیتانێم ئێوەش ببن بۆ پەنابەرانە سۆماخان کە ئیقامەت وەرگرت وەرک پێرمتە بێتە هەتا هەتایە وەرک پێرمتت ناوێت کە ئیقامەت وەرگرت تاوە تۆ بیتە کەسێکی کەنەدی پێویستی بە هیچ شتێک نییە من سەرپەرشتیاری خوشکە 13 ساڵەکەم ئەگەر ڤیزەی ئیش وەرگم ئەتوانم بێنم لەگەڵ خۆم دەشنە ڕەمزی ڕاستیەکەی ئەوە زۆر دڵنیا نیم چکە زیاتر بۆ خێزان و هاوسەرە بەڵام ئەتوانم بپرسم بۆت سۆماخان خۆت ئێستا لە کەنەدای بەڵێ من لە کەنەداژیم کەی نرخی پاکێجەکانت دانی ئینشەڵڵا بەم زوانە یەک شتی تریشێ بۆ کەزانی کە پاکێجێکی من هەڵبژێرن من یەک جار ئەو بڕەپارەی دانراوە تەنها ئەو جارە ئەیت ئەوە نییە بڵێم ئێستا ئەوە نەئیت دوای ئەگە ڤیزەت وەرگرتە بێ نازەم چەندێکم بیتێ ئەو شتانە نییە تەنها یەک جار پارەکە ئەیت دوایەوە وەریگری ڕەفست یاخود قبوڵ بێ هیچ بڕەپارەیەکی تر نایت شانسیش ڕۆڵی هەیە بڵێ هەندێک هەیە ڤیزە هەموو شتێکی تاوە ڤیزەکەی نایەت هەندێکی کەم کورتیشێ ڤیزەکەی بێتەوە یعنی بەڕاستی ئەوە قورسە وەڵامی ئەو پرسیارە 50 پۆلی 6 کاک شوان ئەبێت تاقیکردنەوەی ئایڵس بکەیت زمانی ئینگلیزی ئەنجا تەقدیم بکەیت ئەکرێت وەرگیرێت نرخی ڕۆستۆرانت بە چەنە نازانم بەڕاستی سۆماخان یارمەتیتان ئێمە کوتم لەم نزیکانە پۆستیەکەم هاوڕێیان ئەمێ شتێکتان پێ بڵێم لە بەرەوەی کاتەکەی وا بەرەو تاوبوونەڕوا نزیکەی کاتژمێرێکە لە لایفم بەڵام هەفتانە ئەم لایفەتان بۆ بکەمەوە هەر کەسێک ویستی ئەتوانێت بێ پرسیار بکە و پرسیارەکانتان وەڵامێمەوە شتێک هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ئێستا سەیری ئەم ڤیدیۆەکەن هەر شتێک بکەیت لە کوردستان خۆت هیلاکەی بڕۆیتە کۆرسێکی 1 ساڵی زمانی ئینگلیزی تاقیکردنەوەکان بکەی بە دوای ئیشی خۆت بکەوی دڵنیا بە زۆر شایەنێتی لەبەر ئەوەی بیتە کەنەدا هەموو ژیانت ئەگۆڕێ حەزت لە چی بێت لە کەنەدا هەیە ئەتوانی ببی بەو کەسێک کە خۆت ئەتەوێت ئەتوانی ئەو خەونەی خۆتێ بەدی بێنی ئەتوانی مستەقبلێکی زۆر باش بۆ خۆت بۆ خێزانەکەت بۆ مناڵەکانت ئەگەر خۆت بیتە ئێرە ئیقامە وەرگری ئەتوانی دایک و باوکت ڕاکێشی ئەتوانی خوشکەکەت ڕاکێشی یعنی ئەو هیلاکبوونی من داوایەکەم لە ئێوە کە بچن تاقیکردنەوەی ئایڵس بکەن یاخود تۆزێ بڕەپارەیەک کۆکەنەوە یاخود کورسێکی زمانی ئینگلیزی ببینن شەهادەکانتان تەزدیق بکەن تەنها کاتە سەبرت هەبێ سەبرکەن هیچ پەلەمەکەن لەبەرەوەی ئەم ساڵ و ئەم 2 ساڵە تۆ ئیشەکەی لەسەرەوەی کە خۆت ئامادەکەیت هەت ئەو تەمەنەی ماوتە هەمووی بە ئیسراحەتی ئەژی یعنی بۆچی من خۆم هیلاک نەکەم لە بری ئەوەی بچم 2-3 دەفتەر بێم بە کەسێک نەیناسم کێ بە قەچاق بڕۆم خۆم بێم بڵاوە دانیشە کۆرسەکەت بخوێنە لە کوردستان مەڵێ ئەترسم و ناکرێ و من ئینگلیزی نازانم و ئەم شتانە هەمووی چارەسەری هەیە کەسێک نییە لە خۆیەوە لە دایک بێ ئینگلیزی بزانێ ئێمە شۆک و هەموو ئەم خەڵکە فێربووینە بۆیە دڵنیا بە مستەقبلێکی زۆر باش چاوەڕێتەکە ئەگەر خۆت هیلاکەی من ناڵێم هەمومان بینە کەنەدا بەڵام ئەڵێم وەرە کەنەدا ژیانی خۆت بگۆڕە جنسی کەنەدی بەدەست بێنە دوایەوە بگەڕێرەوە کوردستان بگەڕێرەوە وڵاتەکەی خۆت گرنگ ئەوەی تۆ شتێکت هەبێ کە داهاتوت ئەمان بێت یعنی بۆ نمونە خوانەکە بەیانی دووباری شتێک بێت لە کوردستان تۆ جنسیەکەت هەیە لە کەنەدا توانی بگەڕێیتەوە مناڵەکانت جنسیان هەیە بۆیە کە من هەر شتێکتان پێ ئەڵێم یعنی
بەڕاستی حەزەکەم پڕ بەدڵ حەزەکەم ئێوەش بگەنە کەنەدا هەر کەسێک کە حەزی لەبێ کە ئاواتێکی هەبێ بێ وڵاتێکی تر ببینێ نەک تەنها کەنەدا UK بێ ئەوروپا بێ هەر شوێنێک بێت گوێ لە قسەی خەڵک مەگرن من لە هەموو ڤیدیۆکانم بە هیچ جۆرێک باسی مەحاڵی نەکردو و شەی مەحاڵ بەکار نایەنم بۆ هیچ شتێک لەبەرەوەی باوەڕم بەو شتە نییە باوەڕم بەوەیە کە تۆ خۆت هیلاکەی کاتێکی زۆردانەی لەسەر ئەوەی شەی کە ئەتەوێ وردە وردە فێریە بی وردە وردە شارەزایی لێ پێیاکەی گوێ لە قسەی خەڵک مەگرە کەنەدا مەحاڵە و کەنەدا قورسە و کەنەدا ساردە و زۆر کورت هەیەڵێ کەنەدا ساردە ئەبێ بەس ئیش بکەیت ئەبێ بەس وا بکەیت ئەبێ تۆ لە خۆت بپرسی ئەو کەسەی کە گلەیی ئەکا لە کەنەدا خۆی بۆ نایەتەوە کوردستان چی ئەکا لێرە بۆ من ئەکرێ بڵم دانیشم لە ڤیدیۆ بڵم وەڵا کەنەدا قورسە و ساردە و ڕەقەبیتەوە و بەس شوێنی و بەس وڵات نییە ئەمە کەیشتە باجت زۆر لێوەرەگرن دوای خۆمیش لە کەنەدام ئەی بۆ خۆم ناگەڕێمەوە کوردستان کەواتە من ئەزانم ئەوەی من ئەمەوێ لێرە هەیە ئەزانم ئەو مستەقبەلەی چاوەڕێمەکە باشترە ئەزانم لێرە هەموو خزمەتگوزاریەک هەیە خزمەتگوزاری تۆ بیمی تەندروستیت بە خۆڕاییە بۆ نمونە ڕێگەڵبان خوێندن هەر شتێک حەزت لێبێ بەهرەیەکت هەبێ یەکسەر ئەگەیتە ئەو شوێنێک کە خۆت ئەتەوێ واستە و ماسە نییە لێرە یعنی ئەم هەموو شتە هەیە هەرچیەکت حەز لێبێ هەیە لێرە وڵاتێکی پێشکەوتووە هەموو مافێکت هەیە وەکو مرۆڤێک سەیرەکرێ مافت بەسەر هەموو کەسێکەوە هەیە بەسەر حکوومەت ینی بەس ماوە ئەتوانم بڵێم حکوومەت لێتەپاڕێتەوە ینی ئاوای حکوومەت خۆی کردو بە پەڕۆ لەبەردەست ئەم خەڵکە ئەمە هەبێت بۆ من هەوڵی بۆ نێم بۆ ساڵێک لە تەمەنی خۆم دانەنێم بۆ هەموو شتێک هەموو ئەو داواکاریانی کە ضرورە مەترسە لە تاقیکردنەوەی ئاڵس هەیە تاقیکردنەوەی نەکردو ئەترسێ هەیە نەی خوێندۆ جارێ دەستی پێ نەکردو ئەترسێ لەبەرەوەی ئەمەنە لە دەوروبەری و تویانە ئەمە ناکرێ و ئەمە قورسە و خاڵم لە کەنەدا ئەڵێ زۆر قورسە مامم ئەڵێ بەس وڵات نییە نازانم خزمەکەمان لە کەنەدا واز لەم قسانە بێنن بە بێدەنگی ئیشی خۆت بکە شتەکانی خۆت تەرتیب بکە ئەگەر پۆلیشەشی بە دوای زانکۆ و کۆلێژێکا بگەڕێ هەموو شتێکت تەواوکە دوای ئەوە دڵنیا ببیتە ئێرە هەموو هیلاکێکت بیرەچێتەوە لەبەرەوەی دڵنیا بە هیچ کوردێک نییە لێرە لەوانەیە لە 95 کوردەکە بڵم 5 لەو کوردەی کە هەیە بگەڕێتەوە کوردستان هەمووی لێرەیە کەس نەگەڕاوەتەوە لەبەرەوەی ئێرە مستەقبەلی هەیە یعنی بە هیچ جۆرێک ئێرە بەراورد مەکەن لەگەڵ کوردستان بە هیچ جۆرێک بەریتانیا بەراورد مەکە لەگەڵ کوردستان ئەمانە وڵاتی پێشکەوتون هەموو شتێک هەیە بۆیە داواتان لێ یەکەم مەترسن لە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی مەترسن لە هیچ شتێک دەست پێ بکە پلانی بۆ دانێ بینوسەرەوە هەر شتێک داواکاریەکان بنووسەرەوە ڕۆژانە ئیشی لەسەر بکە منیش هەتا پێم بکرێ یارمەتیتانێم هەم لە کوردستان و هەم ئەگە بگەنە ئێرەش هەر یارمەتیتانێم ئەگەر لە کەرکووک بێ ئەبێ لە بەغداد تەصدیقی بکەی بڵێ هەردووکی ئەوێ شەهادەی جیدار و شەهادەکەی تریش هەردوو شەهادەی ئەوێ تاقیکردنەوەی ئایلس لەکوێ بکەین لە هەولێر لە بریتیش کاونسڵ ئایلس لینکەکەت بۆ دانیم لەژێر ئەم ڤیدیۆیە نامەرجنی خۆت فێری زمانی فەڕەنسی بکەی تەنها ئینگلیزی بەڵێ دوای خوێندن خۆی ئاسانکاریت بۆکە بالضبط کاک نوشار کە تەقدیمی خوێندن ئەکەیت و تۆ وا پیشانی ئەی کە ئەگەڕی تۆ کوردستان دوای خوێندنەکەت بەڵام کە لە کەنەدای ئەتوانی تەقدیمی وەرک پێرمت بکەیت من باوکم لە کەنەدا 4 ساڵە ئیقامەی وەرگرتو هیچ ڕێگایەک هەیە منیش بکەم بە کەنەدا بە دڵنیاییەوە تۆ باوکت لەوێ یەکسەر ئەتوانێ پێڵێن بە عەرەبی پێڵێن لەم شەمل تۆ ئەتوانی یەکسەر ڕاتکێشێ سپۆنسەرتکە بەڵام ئەو پێویستی بە محامیە من ناتوانم یارمەتیت بەم چکەوە کاری یاساییە ئەبێ پەیوەندی بە محامیەکەوە بکە بەڵام بە دڵنیاییەوە یەکسەر سپۆنسەرتەکە ئیمێڵت بنووسی ڕاستەکەی من نازانم بۆ ئیمێڵەکەی خۆم نەنووسیوە
تۆفڵ چییە لە کەنەدا؟ تۆفڵ کاکچێنەر تۆفڵ تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی ئاستی زمانەکە دیارریەکە وەکو ئایلسە فەرقی نییە هەم ئایلسکە یان تۆفڵ هەر یەکدانەی ئەتوانی هەر کامی بە کێشە نییە. ئەگەر ڤیزەی گەشتیاری هەبی ناتوانێت لە بەرەوەی تۆ تەقدیمی وەرک پێرمتت نەکرد تۆ بە ڤیزەی گەشتیاریت ئەبێت لە ناو کەنەدا ئیش بدۆزیتەوە بیگۆڕی. وەڵا بۆ ئیشی ڕەش بەڵێ توندە خەڵک هەیە ئیشی ڕەشەکە ئەو نییە بڵێم کەس نییە ئەو ئیشەکە خەڵک هەر ئێستاش ئیشی ڕەشەکەن. ئەها وەری نەگرتووە ڤەمپایر گەیمینگ ئەبێت پەیوەندی بە محامێک بکا بۆی بپرسێ. شتێک هەیە بۆ ئەو کەسەی کە باوکی ئیقامەی وەرنەگرتووە بە باوکت بڵێ پەیوەندی بە محامیەک بکا بۆی بپرسێ یاخود پەیوەندی بە ئەندام پەرلەمانی ئەو شارە بکا کە خلی ئەژی لێرە هاوڕێیان شتێک هەیە ئەندام پەرلەمان هەر گەڕێکێک ئەندام پەرلەمانێکی هەیە کە لە پەرلەمانی ئەو هەرێمە ئیشەکە باوەڕتان هەبێ بەسماوە بپارێنەوە لێمان بڵێن ئیشێکتان بۆ بکەین بۆیە ئەگەر کەسێک بۆ نمونە کێشەی هەبێت پەیوەندیە پێوەکەی لەسەر سەر و لەسەر چاو یارمەتی دێن چکە بۆ سمعەتی خۆیان باشە بۆیە ئەو کەسە ئەو بەڕێزە بە باوکت بڵێ پەیوەندی بە ئەندام پەرلەمانی ئەو شارە بکە کە خۆی لێ ئەژی پێیان ئەڵێ بۆ نمونە من 4 ساڵە ئیقامەم وەرنەگرتووە ئەتوانی لە ئیمیگریشن لە محکەمەی عولیای پێڵێن لە محکەمەی گەورە هی کەنەدا سەیری فایلەکەم بکەن زۆر کەس یارمەتی ئەدرێن بەم جۆرە. خۆم بە خوێندن چوو ناوەڵڵا ئەندام پەرلەمان باوەڕتان هەبێ من لە جەستن تورودۆ زیاتر کەس ناناسم نازانم ئەندام پەرلەمانەکان کێن کێ وەزیرە کێ پەرلەمانتارە دیار نین چکە کەس زۆر گرنگیان پێ نادرێ لێرە بۆیە خواخوایانە بەس کەسێک داوای ئیشێکیان لێ بکە. کاک فەرهاد زمانی ئینگلیزی 600 پۆینتی لەسەر نییە ئەو دوایی کەمەکرێتەوە ئەوە ئەگەر ئیمێڵم بۆ بنێری بۆ ڕوونەکەمەوە چۆنە 600 پۆینتی لەسەر زمانی ئینگلیزی نییە هەمان خاڵی زمانی فەڕەنسی و ئینگلیزی هەمان شتە بەڵام بە سکەیڵی 600 نووسراوە بەڵام دوایی کەمە بێتەوە. The New World بۆ بزنس دەتوانی پەیوەندیم پێ بکەیت بزنس تۆزێ جیاوازە پارەیەکی زۆر ئەڕوات تقریبەن 3 دەفتەرت ئەڕوا بەس ناوی بزنسەکە تۆمارەکەی لە کەنەدا کە ناوی بزنسەکە تۆمار کرد اینجا ڤیزەکە بڵێم 100% وەریەگری ڤیزەکە وەرەگریتە ئێرە اینجا دەستێکی بەکردنەوەی بزنسەکە دیپلۆمی و سەرتیفکەی GRE ئەوێ GRE ناوێت. باشە بەڕێز من 3 مامم لە ئەمریکاوە و ناو من باوکم ناوەلە من زانیاریم نییە داوای لێبوردنەکەم زانیاریم نییە لە سەر ئەڵمانیا و ئەمریکا. ناوت چییە؟ ناو سۆمایە. پاکێجەکانم ئینشەڵا پۆستی یەکەم ڤیدیۆیەکی کورتیشی لەسەرەکەم. ئەگەر خۆت ئاداب ئینگلیزی ئەتوانی کۆلێژێکی 1 ساڵی یاخود ئەگەر تەمەنت کەمە کۆلێژێکی 2 ساڵی بخوێنی کۆلێژی 1 ساڵی کە من ئەڵێم سێرتیفکەیت بۆ ئەو کەسە باشە کە خۆی کۆلێژێکی خوێندووە لە کوردستان خۆی زانکۆیەکی تەواو کردووە یعنی ئەگەر تۆ 18 ساڵ بی سوود نابینی لە سێرتیفکەیت ئەبێ شتێکت هەبێت تەمەنێکت هەبێت بەڵام ئەگەر هەر ئەتوێ بیخوێنی ئەتوانی بەڵام بڕوانامەیەکی وا بەدەست ناهێنی. نەرویج وەڵا سیما خا من نەچوومەتە نەرویج بەڕاستی من بە دیپلۆما ڕۆشتم نەک بە ماستەر. ئەگەر لە کوردستان لۆ کەنەدا چەندی دەوێ بە ڤیزەی گەشتیاری؟ بەڵێ ئەوە جیمێڵەکەمە وەڵا نازام چەندێکی ئەوێ لە برەوەی ئێستا تکت نازام بە چەنە بەڵام پارەی معاملاتەکە کەمە کە بە ئۆنلاین پڕکەیتەوە. ڤیزەی گەشتیاری توانی بیگۆڕی بە وەرک پەرمت ئەگەر خۆت لەناو کەنەدا بیت. چاوەڕێی هیمەتی تۆین ئینشاءالله بە دڵنیا شتێ ئیشێکی زۆر پوختەتان بۆ بکەم بێخەم بن.
ئەم ساڵ سکۆلەرشیپ هەیە بۆ ئەمریکا. ڕاستێکی بۆ ئەمریکا شارەزایم نییە، من لە کەنەدا ئەژی. بەڵێ کاک محەممەد ئەحمەد ئەم ڤیددیۆی ئەم هەفتەیەم لەسەر ئەو زانکۆیانەیە ئەو کۆلێژانەیە کە ئاڵسی ناوێ ئەوتان بۆ پۆستەکەم. ڕێبوار گەڵاڵی ڕاستێکی نازانم، بیرم نەماوە تێچووی خوێندنی واری نەوت چەنە، بەڵام هەر تۆ دەفتەرێ دوو دەفتەرێ دانێ. ئێمەی کچ هیچ بە هیواییم ئێوەی بکەن. نازانم مەبەستی چییە، بەڵام بەڕێز لە جامعی کە خوێندت من کۆلێژم خوێند، خۆم لە زانکۆی کوردستان تاوام کرد، بەڵام کۆلێژم خوێند لە فۆرت سین جۆن، شارێکە لە باکووری هەرێمی بریتیش کۆلۆمبیایە. ناوی کۆلێژەکەش نۆرثرن لایتس کۆلێج. هیلاک نەبووی زۆر دەمێکە قسەکەی نەڵا تۆزێکی تردا هەم، بەڵام دڵم نایەت بەجێتان بێنم و وەڵامتان نێمەوە. بۆ خوێندن دەبێ حساب بانقیت چەند تیابێ. خوێندن مەلابە کرد. خۆی خوێندن چۆنە؟ بۆ نمونە تۆ کۆرسێک وەرگرتووە، با بڵێ خوێندنەکەت دوو دەفتەری تێچێ، با بڵێ ساڵەکە دوو دەفتەری تێچێ، تۆ ناکرێ 15 گەڵادانی چاوەڕێ بکەی ڤیزەکەت قبول بێ، مادەم دوو دەفتەرە ئەبێ نزیک بێت لەو بڕەپارەیە. بە هیچ جۆرێک زۆر یعنی ئەگەر بڵێ 10 دەفتەردانەی باشترە نەخێر. ئەو شتەی تەقدیمیەکەی بۆ نمونە بۆ گەشتیاری پێویستی بەس 5 دەفتەر نییە، چکە تۆی بۆ گەشتیاری لەوانەیە دەفتەرێکدانی بەس. بۆ خوێندن دوو دەفتەردانی بەس بۆی بزانن کە تۆ ئەتوانی خوێندنەکەت پارەی خوێندنەکەت بێ. ئەوە نییە بڵێم ئەبێ 7 دەفتەردانیت و یەکۆمەشتی زیایە. بەڵام بۆ نمونە ئەگەر تۆ بزنست هەیە ناکرێت دوو دەفتەردانی، مادەم بزنست هەیە بێ خبارەیەکی زۆردانی 10 دەفتەر لەناو حساب بانقیەکەت بێ، بۆیە بەپێی ئەو شتێک کە تۆ تەقدیمیەکەی. me too. وابزانم ئەتلانتیک پایلۆت ئەگەر ڤیددیۆکە سیرکەی ئەتلانتیک پایلۆت ئەبێ LMIA هەبێت، بەڵام ناوچەکانی یوکۆن پێویستی بە LMIA نیە. ئەگەر کەسێک بیەوێت تەقدیمی کار بکە بەبێ LMIA بچێتە PMP پارێزگای یوکۆن، هەرێمی یوکۆن. دوای ساڵێک ئەتوانی، بەڵێ نازان پارەکەی بەچەنە، بەڵام ئەتوانی کار بکەی دوای ساڵێک. کاک ڕێبوار بزنس ئایڵسی ناوێت، بزنس ئایڵسی ناوێت، تەنها پارەیە بێ، پارەیە زۆر زۆرتر. ئەو کەسانەی کە بەهرەیەکیان هەیە لە بوارێکی دیاری کراو، ئەوە بەشێک پرۆگرامێکی پێڵێن ستارت ئەپ بزنس، بۆ ئەو کەسانەیە کە بە فریلانس ئیشەکەم، بۆ نمونە بەشی هونەریان تاو کردووە، بەشی فۆتۆگرافی، دیزاینەرن، گرافیک دیزاینەرن و ئەو شتانن، ئەوانە هەمووی بەشی هونەریان تاو کردو، ئەوانە لە ڤیددیۆکانی داهاتوو باسی ستارت ئەپ ڤیزەکەم. نا لە کوردستان ئاداب ئینگلیزی بخوێنی باشترە. ئەو کاتەوتم بۆ سۆفتوێر ئەنجینێر لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی، ئەتوانی لەوێ درێژە بخوێنم لە ڕێم هەمان زانکۆی ئەمریکی لێرە نییە، بەڵام ئەتوانی زانکۆیەک بدۆزیتەوە کە وەرتگرێت خوێندنەکەت لە زانکۆکە تاوکەی. بۆ پێیان ئەڵێن ترانسفەر ستودنتس، یعنی 2 ساڵت خوێندووە لە زانکۆکەت لە کوردستان، 2 ساڵەکەی تر لە ئەمریکا تاویەکە یان لە کەنەدا. everything with A. ئەگەر گەشتیتە ئەو هەنگاوی پێویستیت بە کەفیل بێ، ئەگەر مەبەستت PMPە، ئیمێڵم بۆ ئەنێری، من یارمەتی دێم. ئیشی عەقارات زۆر زۆر باشە، بە زۆر زۆر گرانە پارەکەی. ئەو دۆکیومنتانە چین ئەبێ حازریکەی لێرە قبوڵی جامیعە بۆیەتەوە لە کەنەدا. کاک ژێر ڤیددیۆکانم داناوە، توانی سەیریکە، خوێندنی دیپلۆما، خوێندنی ماستەر، داواکاریەکان چین، هەمووی لە کەناڵەکەم سەیریکە. ئەتوانی لە حساب بانقی پارەی کەسێکی تردانێ هەتا ڤیزەت بۆ تۆ دواتر پارەکە ڕابکێشتەوە، ئەتوانی.
کاک بەرزان ڤیزەی چیت وەرگرتووە؟ بەڵێ زانکۆی ئەمریکیە. ئەگەر زانکۆی ئەمریکیە فرسەتێ زۆر باشترت هەیە چونکە باوەڕ پێکراوە زانکۆی ئەمریکی. ئەگەر من لێرە بەشێکم تاو کرد بێ ئەتوانم لەوێ بۆ بەشی تر بخوێنم ئەتوانی؟ بەڵێ بەڵێ زۆر ئاساییە. بۆ ڤیزەی خوێندن بەس تۆ ڤیزەکە وەرەگری. ئەگەر خۆی ڤیزەی خوێندن چۆنە؟ تۆ داوای خوێندنەکەی، خۆی ئەتوانی خێزانەکەشت ڤیزەی خوێندنی بۆ وەرگری، بەڵام زۆربەی حاڵەتەکان وایە تۆ یەک کەس ڤیزە وەرەگری، دوایەوە کە هاتی لێرە ئیقامەت وەرگر خێزانەکەت ڕاکێشی. زیاتر دوای ساڵێک 2 ساڵ ئەتوانی خێزانەکەت ڕاکێشی. ئیمێڵەکەم بەڵێ دەتوانی بۆ ڤالی. بەڵێ ئەتوانی کاک ڕەمەزان. ڤیزەی خوێندن بەس پارەم نییە بخوێنم، چی بکەم؟ ئەی بۆچی تەقدیمی ڤیزەی خوێندنت کردووە؟ لەم حاڵەتە ڕاستێکی ئەبێ بڕە پارەیەک قەرز بکەیت چونکە ڤیزەکەت لێ ئەڕوا، تۆ ڤیزەت وەرگرت و بە هەر جۆرێک بێ پارەکە تەرتیب بکە. سینەماکانی کەنەدا وەڵا خۆشن، گەورن. Can you answer me please? What's your question? سۆما خان ئەگەر من بێم ماستەری 1 ساڵی بخوێن دوای چەندێک ئەتوانم هاوسەرەکەم ڕابکێشم؟ دوای ساڵێک 2 ساڵ ئەتوانی. ئەو کاتە بۆ هاوسەرەکەت تەقدیمی وەرک پێرمەتەکەی کە بێتە ئێرە ئیش بکات، ئەتوانێت ئیشێک بدۆزێتەوە بە ڕێگەی ئیش بێت، بەڵام تۆ بێ خۆت لێرە بیت. ئەو کاتە مناڵەکان ئەتوانن لەگەڵی بن ئەگەر لە تەمەنیان لە 18 ساڵ کەمترە. ئەگەر دەتوانی بۆ کار بێ کەنەدا باش ماوەیەک تەقدیمی خوێندن بکەی ئەتوانی. ئەی لەگەڵ ئیسلام بینیان چۆنە؟ وەڵا زۆر باشن. من هەتا ئێستا ڕاستە هەندێک شوێن هەیە زۆر چۆن بڵێم کەیفیان بە پەنابەر و بە کۆچبەر نایەت، بەڵام تا ئێستا من تووشی هیچ حاڵەتێک نەبوومەتەوە لەبەرەوەی ئیسلامێکی زۆر لێرەیە، موسڵمان زۆرە لێرە و هەر بۆنە ئاینیەکانی خۆمان بێت با بڵێ جەستن لە تەلەڤیزیۆن دەرەکەوێ و پیرۆزبایی ئەکات و خۆی سەردانی مزگەوتەکانەکە. یعنی ئەوە نییە هیچ کێشەت بۆ دروست نابێت چونکە ئیسلام زۆرە لێرە، کەس پەیوەندی بە کەسەوە نییە. ڕەگەزپەرستی زۆر کەمە لێرە، تەنها هەندێک شوێن هەیە، ینی هەندێک هەرێم هەیە. بۆ نمونە لە هەرێمی ئەلبێرتا هەندێک شار هەیە تەنها بۆ نمونە سپی پێستەکان لەوێ ئەژین، حەز ناکەن زۆر تێکەڵی پەنابەر بن، بەڵام لە شارەکانی ترستا شاری کەلگاری عیبی نییە. لە زۆربەی هەرێمەکان هەتا ئێستا تووشی هیچ نەبوو، من وا بۆ چەندێکە 4 ساڵە لێرم، هەتا ئێستا تووشی هیچ بە کۆمنتێکیش کەس شتێکی ڕەگەزپەرستی بەرامبەرم نەوتووە. ناتوانی کارمان بۆ بدۆزیتەوە. ئینشەڵڵا هەوڵێم لەگەڵ کۆمپانیایەک ڕێکەوم کە کار بدۆزێتەوە بۆتان. وڵاتی کەنەدا لۆتەری نییە. تۆ خۆت چۆن گەشتی خوێندن؟ دەکرێت لە کەنەدا ماستەر لە بوارەکانی بایۆلۆجی بخوێنی یان تەواوکردن هەلێ؟ ئەتوانی. بە فڕۆکە لە کوردستان بۆ کەنەدا چەند دۆلاری تێچێت؟ وەڵا کاک محەممەد من شەریکەی تایڕانم نییە. خۆی تکتی تیارە ینی لە دەگەڵایەکەوە دەست پێکات دەوەرەقەیەک، بەڵام حەسە بکەی تەقدیمی ڤیزەکە ئەەکەی کەی تکت ئەبڕی، ئەوانە هەمووی دەوری هەیە. مامۆستا توانی قبوڵم بۆ بێنی؟ بەڵێ ئینشەڵڵا. ئەی ئەگەر داوای پەنابەری بکەم ئامۆژگاریت ناکەم داوای پەنابەری بکەم، پەنابەری بکەی ڤیزەی خوێندنت هەیە لە دەست خۆتی مێ، لەبەرەوەی دڵنیا بە بیتە ئێرە تۆ یاساکانی پەنابەر هەموو ساڵێ ئەگۆڕێ. خەڵک هەیە ئێستا 4 ساڵێک کە چاوەڕێی بەس کارتی پەنابەریەکە وەری نەگرتووە. تۆ ئەم فرسەتە باشەت هەیە خەڵک سێرکە هەمووی خواخواتی ڤیزەی خوێندن وەربگرێت، تۆ بچیت خۆت تەسلیمکەی هەڵەیە. ینی هیچ ئامۆژگاریت ناکەم چونکە تووشی سەر ئێشەیەکی زۆرەبی ئەبێ دانیشی
کەیس دروستکەیت و بچیتە مەحکەمە و لەوانەیە ڕەفز وەرگری لەوانەیە قبوڵ وەرگریانی نازانی چی ڕوئەیە ئەم هەموو کاتەشت ئەڕوە بەڵام تۆ هەتا خوێنەکە تەواوکەیت و کارەکەی توانی سەردانی ماڵەوە بکەیت توانی بگەڕیتەوە بڕۆیتە هەر وڵاتێک ئەگەر ئەتەوێ ینی هیچ خۆت تەسلیم مەکە. یەکسەر لە دەوری $11,000 خۆزگە منیش لەوێ بام ئینشەڵڵا تۆشیت کچە جاف من خێزان و دوو منداڵمە پێویستە لە حساب بانقیم هەبێت مەسروفی خوێندم دەفتەر و نیوێک کەمە کاک ڕەمەزان لەبەرەوەی تۆ وەکو ئەڵەی خێزاندارم ئەبێ تۆزە زیاتر بێتەوە دەتوانی ئینگلیش وۆڵف ئەتوانی هەرچی حەست لێ بێ بخوێنی نە تەمەن کێشەیە نە گۆڕینی بەشەکەت کێشەیە نە کارکردن و مانەوە ئەم شانە هیچ کێشەی نییە تەنها ئەوەی تۆ بە جوانی تەقدیم بکەیت و وەرگری دوای ئەوە گەشتیتە کەنەدا خەمی هیچ شتێکت نەبێت یعنی خەمی ئەوە مەخۆ کە گەشتیتە کەنەدا چیەکەی هەر حەلێک هەیە بۆ تۆ تەنها خەمی ئەوە خۆ چۆن بگەیت کەنەدا شوێنی ناخۆشی نییە یعنی نازانم چۆن بەراوردیکە هیچ بەراورد ناکرێت لەگەڵ کوردستان سەیری یاریەکی جمهوری کرێ من جمهوری بەرشەلۆنەم بەس ئێستا لەبەر میسی بوومەتە پاریس سەن جەرمان کەنەدا کێشەی ئەوەی ڕێگەی قەچاخیشی نییە ڕاستە کاک عەبدولباس لەبەرەوەی زۆر دوورە کەنەدا ئەگەر زۆر کەس دەڵێ بە ڕێگەی مەکسیک یان بە ڕێگەی ئەمریکا تۆ بگەیتە مەکسیک بگەیتە ئەمریکا فەرقی چێک هەمان شتە ینی بگەیتە کەنەدا و گەشتیتە ئەمریکاش لەبەرەوەی ڕێگەی وشکانی نییە بۆیە Don't you miss your family from Kurdistan? Of course I miss them. I talk to my mom every day. چۆن بتوانم بگەم بە مەریخ وەڵاوە نازانم چۆن ڤیزەی کار وەرەگیری ڤیزەی کار چۆن وەرەگیرێ بۆ نمونە تۆ سەرەتا لە چیەوە دەست پێەکەی سیڤێکی جوان دائەنی لەگەڵ کەڤەر لەتەر ئەچیتە وێبسایتی جۆب بانک یاخود ئەچیتە وێبسایتی هەرێم ئەو هەرێمەی ئەتەوێ ئیشی لێ بکەی بۆ نمونە لە هەرێمی ئەلبەرتا ئەتەوێ ئیش بکەی ئەچیتە هەرێمەکە نووسراوە فایند جۆبس لەوێ ئیشەکان سەیرەکەی سیڤەکە تەنێری و ئیمێڵ ئەنێری بۆ خاوەنکارەکە ئەگەر خاوەنکارەکە وەڵامت بیاتەوە مقابلە ئەکرێ دوای مقابلەکە ئەگەر عەقدی ئیشەکەت بۆ ئەنێرن ئیمزای ئەەکەی دوای ئەوە خاوەنکارەکە پێت ئەڵێ چی بکەیت و تەقدیمی ڤیزەی کارەکەی چونکە کارێکت دۆزیوەتەوە خوێندن قورسە لە کەنەدان و کوردستان وەسەتە خوێندن زۆر باشە لێرە ئەو برادرە ویستی بڕوا بۆ مەریخ با بچێتە ناسا خاتو سۆما ڤیزەی کاریش تاقیکردنەوەی ئاڵسیەوە ڤیزەی کار تاقیکردنەوەی ئاڵسی ناوێ زۆر جار ئەپرسن کەی ڤیزەی کارت ئەوێ وەکەی ئایلس داواکراوە کەی داواکراو نییە ئەگەر تۆ ئیشێک بدۆزیتەوە خاوەنکارەکە ئیشەکەی تۆی بەدڵ بێ سیڤەکەتی بەدڵ بێ و گرنگ نەبێ لە لای کە تۆ ئایلست هەیە یان نا ئەو کاتە بە ڤیزەی کاری پێویستی بە ئایلس نییە کەسێکیش پرسیاری ئەوەی کرد لە فەیسبوک جیاوازینان ئەکسپرێس ئەنتری و PMP چییە ئەکسپرێس ئەنتری تۆ خۆی لێرە خەڵک چۆن تەقدیم ئیقامەکە تەقدیمی ئەکسپرێس ئەنتریەکە لە کوردستانی شتوانی تەقدیمی ئەکسپرێس ئەنتری بکەیت بەڵام زۆربەی جار ئەکسپرێس ئەنتری خاڵەکانت ناگاتە ئەو خاڵی کە ئەوان ئەیانەوێت چیەکەیت لە بری ئەوەی هەر هەرێمێک بۆ خۆت دیاریکێنی هەر هەرێمێک بێت ناوت بێتەوە هەرێمەکەت بۆ دیاریەکە حکوومەت بۆ نمونە ئەبێت تۆ بەڵێن بی کە لە هەرێمێکی دیاریکراو ئەمێنیتەوە ئەچی تەقدیمی PMP ئەکەی PMP ئەتوانی لەگەڵ ئەکسپرێس ئەنتری تەقدیمیکی یان بەبێ ئەکسپرێس ئەنتریش هەرەبێت بۆ نمونە کە تۆ تەقدیمی ئەلبەرتا ئەکەی PMP ئەلبەرتا ئەبێ لە ئەلبەرتا بمێنیتەوە نابێ دەرچی بێ لە ئەلبەرتا بژی لەبەرەوەی بۆ جۆرت بۆ حیسابەت ناوتێتەوە و ئەگەر بۆ نمونە لە نۆڤا سکۆشیا ناوت بێتەوە PMP نۆڤا سکۆشیا ئەبێ لەوێ بمێنیتەوە و کە PMP ناوت هاتەوە یەکسەر تەقدیمی ئەکسپرێس ئەنتری ئەکەیت ئەشتوانی تەقدیم نەکەی هەر بە PMP بێت بەڵام ڤیدیۆی ترمدا ناوتوانن سەیریکەن
لایڤەکە سەیڤ بکە تکایە. ئەتوانی تەقدیمی لەیەک زیاتر لە یەک PNP بکەی کامەی ناوت هاتەوە ئەوە هەڵەبژێری، بەڵام دوای ئەوە تەنها یەک بۆتەیە لێک هەرێ بمێنیتەوە. هاوڕێیان بۆ کەسی سەربازی هیچ ناکرێت لە برەوەی بخۆت لێرە بێ ئیقامەت هەبێ یان جنسیەتە بێ ئەنجا ئەتوانی بچیتە سەربازی. توانم دەرس بخوێنم ئیقامە وەربگرم، دەرسە خوێنی ئیشەکە ئینجا ئیقامەی هەمیشەیی وەرەگری. بەڵێ ئەتوانی کاک ئەمار حەسەن. کەنەدا باشە بۆ خوێندن بەڵام گرانە، یعنی گرانترە لە ئەوروپا. بەڵێ ئەتوانی، ئەوەی کاک ئەحمەد باقی ئەتوانی. بەبێ ئایلس ئینشەڵڵا لەم هەفتەیە ئەو ڤیدیۆی پۆست دەکەم کە بەبێ ئایلس ئەتوانی تەقدیم کام زانکۆ بکەیت. ئەتوانی بۆ بەشەکانی شانە و ئاکتینگ و شتیوە ئەوانش هێشتا باسم نەکردو بەڵام پرۆگرامی تایبەتی خۆیان هەیە. بەڵێ زۆربەی پرۆگرامەکان بەلایانی کەم شەهادەی پۆلی 12 ئەوێت. ئیشی کوشتتوکاڵیش لێرە زۆر باشە، بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە ئەو ئیشانەی ئەیکەین بە زمانی ئینگلیزی نەمان خوێندووە بێ زۆر شارەزابی لە زمانی ئینگلیزی بۆی بزانی ئەو ئیشەی لە کوشتتوکاڵە بەشی کوشتتوکاڵێکی بە ئینگلیزی چی پێڵێن. من هیچ نرخێکم لەبەر نییە لە بەرەوەی بیرم نەماوە لینکەکان زۆرم، بەڵام ئەگەر سەیری ڤیدیۆکانم بکەن ئەتوانن. جا هاوڕێیان ئێستا بۆتە کاتژمێر 1:30 نیوەڕۆ، من 9 کاتژمێر لە پێش لە دوای ئێوەم، یعنی ئێستا لای ئێوە لەوانەیە 10:30 بێ، من ئێستا کاتژمێر 1:30 نیوەڕۆیە بێ بڕۆم، بەڵام بەدڵنیاییەوە لایفێکی تریش ئەکەینەوە شەمەی داهاتوو، چکە شەمە و یەکشەمان من لە ماڵەوەم، ڕۆژەکانی تر لە دەوامم. ئینشاءڵڵا لایڤی زیاتر ئەکەینەوە، پرسیارەکان وەڵامەینەوە. اینجا ئەگەریش ئەرێک نەبێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بۆی ئاگادار بن لەو ڤیدیۆیانەی کە پۆستی یەکەم. ئینشاءڵڵا ئەگەڕێمەوە لاتان بۆ پاکێژەکانیشم لە ڤیدیۆیەک زۆر بە کورتی باسی یەکەم کە پارەکە چۆنە و چۆن پارەکەیت و کام پاکێژ هەڵبژێری چ ڕێگایەک بۆ تۆ باشە، ئەوانە هەمووی خۆم پەیوەندی بۆ کەسەوە ئەەکەم کە ئێوێ ئیشی بۆ بکەم. بەڵێ 1:40 دقەیە تەواوە. اینجا هەتا لایفێکی تر نەبێ بڕۆم، بیشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن. ئەوانەی وەڵامیان وەرنەگرتۆ ئینشەڵڵا لە هەفتەی داهاتوو لە لایڤی داهاتوو وەڵامەکانتان وەرەگرن. وێست تەنها بۆ کەنەدا نییە، بۆ ئەمریکاش ئەگونجێت، نەک هەموو زانکۆکان بەڵام هەندێکان. باشە ئازیزان منە بێ بڕۆم، خواتان لەگەڵ. ئەمە چۆن داخێ نازانم لایفەکەم چۆن داخەم.